بەخێر بێن بۆ ساڵۆنی فکری ڕێکخراوی ئازاد بوون. لە ڕوانگەی ئەوەی کە ڕێکخراوی ئازاد بوون سەکۆیەکە بۆ گفتوگۆکردن و داکۆکیکردن لە ئازادی و یەکسانی، وەک ڕێکخراوێکی مەدەنی ئەرکی دروستکردنی هۆشیاری نەتەوەیی و پاراستنی ناسنامەیە بۆ بەرگریکردن لە مافی مرۆڤ و ئازادیەکان. هەروەک کار و چالاکیەکانی ڕابردوومان، دۆزی نەتەوەی کورد لە ڕوانگەی ماف و ڕەوایەتیەوە وەک دۆسیەیەکی گشتگیر و یەکەیەکی مێژوویی لێکدانەبراو دەبینێت، نەک وەک وڵاتێکی دابەشکراو پارچە پارچە بووی سیاسەتی کۆلۆنیالیستی. بۆیە وەک ناوەندێکی مەدەنی بە ئەرکی خۆی دەزانێت کە پشکی هەبێت لە هەڵگرتنی خەموو بەرپرسیارەتی ئەم نەتەوەیی چەندین جار جینۆساید کراوە و دنیا لێی بێدەنگە. هەر لەم سۆنگەیەوە ئەم گفتوگۆیەی بۆ بەڕێزان دکتۆر بورهان یاسین و دکتۆر کامەران منتیک و میوانە بەڕێزەکانی ڕێکخستووە تا لە ڕێگای دیدگای جیاواز و هۆشیاری نەتەوەییەوە بە یەکگرتوویی بتوانین هەڕەشەکان بگۆڕین بۆ دەرفەت و ئاسۆی ئازادبوونی کورد ڕوونتر بکەین بە ئاڕاستەی هەنگاونان بەرەو داهاتوێکی باشتر. من دکتۆر ڕازاو گوڵێ ئەمڕۆ پێکەوە بەشدار دەبین لە پانێڵی کوردستان لە بەردەم جیهانێکی پڕ لە گۆڕاندا دەرفەت و ئاڵنگارەکان بۆ هەردوو بەڕێزان دکتۆر بورهان یاسین و دکتۆر کامەران منتیک. جارێکی تر بەخێر بێن کاک دکتۆر بورهان، کاک دکتۆر کامەران. دیارە زۆر بەڕێزان کاک دکتۆر بورهان و کاک دکتۆر کامەرانیش ئەناسین، بەڵام بە شێوەیەکی خێرای کورتێک لە ژیاننامەی هەر بەڕێزان خوێنینەوە. سەرەتا کاک دکتۆر بورهان یاسین خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی لە کوردستان تەواو کردووە. لە ساڵی 1982 کوردستان جێدەهێڵێت بەرەو هەندەران. دوای ساڵێک مانەوە لە ئێران لە پاییزی 1983 وەک پەنابەر چووە بۆ سوید و هەر لەوێ خوێندنی باڵای بەپلەی دکتۆرا لە ساڵی 1995 تەواو کردووە. دوای ساڵێک هەر لە سوید لە زانکۆی لۆند لە ساڵی 1996ەوە مامۆستا بووە. بە پێگەی ئەکادمی پرۆفیسۆری یاریدەدەر لە بەشی دیراساتی ڕۆژهەڵات ناوەڕاست لە ئێستادا خانەنشینە. دیارە بەرهەمەکانی بەڕێز کاک دکتۆر بورهان وەک نووسەر وەک لێکۆڵەر لە چوارچێوەی کتێب وتار، لێکۆڵینەوە، سیمینار، پانێڵ، ڤیدیۆی چاوپێکەوتن بەڕاستی ئەوەندە زۆرە ئەتوانین هەر ئەوەنە بڵێن خەرمان بەرەکەت دکتۆر گیان. دوا بابەتی وەکو وتار ئێران چیرۆکی پوکانەوەی ئیمپراتۆریەک کە لە 14/6/2025دا ئاماژەکەی بە دوا پێشهاتەکان داوە و هەروەها خاوەنی چەندین کتێبە کوردستان لە سیاسەتی زلهێزەکان، بەریتانیا، یەکێتی سۆڤیەت، وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ساڵانی 1941 بۆ 47 کە هەر تێزی دکتۆراکەی بەڕێزیشی بووە. هەروەها ئەوەی ئەمڕۆ سیاسەتە سبەی مێژووە، ئەم کتێبە کۆکراوی کۆمەڵێک وتار و دیمانەیە ساڵی 2002. ساڵی 2008 عێراقی دوای سەدام و چارەنووسی باشووری کوردستانی بڵاو کردوتەوە. لە سەرەدای 2015دا بەناوی بابەتێکی بەناوی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا بڵاو کردوتەوە. هەروەها کتێبی لە قوڵای سیاسەتدا چەند تێڕامانێک لە مێژوو سیاست بڵاوی کردوتەوە. لە 2007 بە هاوبەشی لەگەڵ دکتۆر سەردار عەزیز پەیمانی سیڤەریان بڵاو کردوتەوە. دەوڵەتی سەربەخۆی کوردستان. بەڵێ، دەوڵەتی سەربەخۆی کوردستان لە ناو بنیادنان و لە دەرەوە دان پێدانان. دوابەر هەمیشی پێم وا بێ کورد و دوانەی مێژوو سیاست کۆمەڵێک لێکۆڵینەوە و دیمانن کە بڵین دەستگای پەخش و بڵاوکراوی سەردەم لە 2024 بڵاو کراوەتەوە. کاک دکتۆر بورهان جارێکی تر ئەڵێن خەرمان بەرەکەت ئێستاش فەرموو بۆ پێشکەشکردنی بابەتەکەتان بە ناونیشانی ناجێگیری لە سیستەمی جیهانیدا و قەیرانی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد وەک ئەکتەرێکی نادەوڵەتی. فەرموو بەڕێستان نیو کاتژمێر سوپاس دەکەین بابەتەکەمان بۆ بخەیتە ڕوو. زۆر خۆشحاڵم لە خزمەتانم
لەو ماوەی کە دیار کراوە هەوڵەدەم بابەتەکەم پێشکەشکەم. لە ڕاستیە بابەتەکەی من دووشت تێکەڵاوی یەکترەکات، سیستەمی جیهانی و هەروەها قەیرانی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ڕێگای قسەکردن لەسەر سیستەمی جیهانی و قسەکردن لەسەر قەیرانی دەوڵەت هەوڵەدەم قسە بکەم لەسەر کورد وەکو ئەکتەرێکی نادەوڵەتی بەرامبەر دەوڵەت و لە چوارچێوەی سیستەمی جیهانیدا. لە پێشەکیدا چەند خاڵێکی گشتی. خاڵی گرنگی لێوە دەرچوون لەم باسە ئەوەیە کە سەدەی 20م بە دەوڵەتی مۆدێرن دەستی پێکرد. هەندێک جار پێی ئەڵێن دەوڵەت نەتەوە، بەڵام ئەم سەدەیەمان بە قەیرانی دەوڵەت و شکستی دەوڵەت دەست پێ کرد، کەواتە 100 ساڵی ڕابردوو چیرۆکی دەوڵەت ئەوەمان پێ ئەڵێت لە سەرەتادا دامەزرانی دەوڵەت لە دایکبوونێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام لە سەرەتای سەدەی 21ە قەیرانی دەوڵەت و شکستی دەوڵەت. دووەمیان بۆ کورد بەگشتی ئەمە چرکەساتێکی مێژووی پڕڕووداوە تا ڕادەی وەرچەرخان و ئیدعای ئەوە ناکەم کە وەرچەرخان ئەمڕۆ دەست پێەکە. دێمەوە سەر ئەوە کە ئەو وەرچەرخانە لە چی پێک دێت. سێمیان دەوڵەت بەگشتی کڕۆکی سیستەمە. بەسەرهاتی سیستەمی جیهانی کاریگەری داناوە لەسەر دەوڵەتی مۆدێرن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەردووکیان بەیەکەوە کاریگەریان هەبووە لەسەر چارەنووسی کورد. چوارەمیان لەم باسەدا هەوڵەدەم سیستەمی جیهانی و قەیرانی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە یەکەوە گرێ بدەم. سەرەتا هەر یەکێکیان بەجیا قسەی لەسەرەکەم و دواتر هەردووکیان کۆ ئەەکەمەوە لە دەرەنجامەکانە. سەرەتا پێویستە بڵێین کە ئێستا چرکەساتێکی مێژووی زۆر گرنگە لە مێژووی کووردا. لە مێژووی کووردا لە 200 ساڵی دواییدا 200 ساڵی دوایی زۆر جار خاڵی بۆ گەڕانەوەیە کاتی ئێمە باسی مۆدێرنە و مۆدەرنیتی و دەوڵەتی مۆدێرنەکەی و باسی سیستەمە جیهانیەکانەکەی. ئەم وەرچەرخانە دوسێ قسەی لەسەرەکەم بە دوسێ وشە دوای ئەچم بۆ ناو بابەتی سیستەم. لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران یاریەکە کۆتایی نەهاتووە و لەسەر ئەم بابەتە دیارە وەکو دکتۆرە وتی من حوتمانگێک پێشی ئێستا بابەتێکم هەیە لەسەر ئێران و لە ڕاستیدا لەو بابەتەما لە پوکانەوەی ئیمبراتۆری ئەم بۆ چوونم پیادە کردووە کە کاتی ئیمبراتۆری لە دەرەوە ڕائەپوکێتەوە ئەم پوکانەوەیە ڕوو لە ناوەوە ئەکات ئەچێتە ناو جەرگ و هەناوی ئیمبراتۆریەکە و هەر لەوەیە باسی ئەوە ئەەکەم لە لاپەڕەی هەشتم کە ئاراستەکان بەرەو ئەوە ئەڕوا سیناریۆکان بەرەو ئەوە ئەڕوا کە خەڵکی ئێران جورئەت پێیا ئەکا بوێری پێیا ئەکا و بەرەو ئەوە ئەچێت کە هەڵسانێکی سەرانسەری ڕوو بدا لە ئێران. دووەمیان پرسیار و گومانێک دروست بووە لەسەر چارەنووسی هەرێم. من ناچمە ناوە باسە لەبەرەوە تەنها ئەوە وەسفکردنی ئەو چرکەساتێک کە ئێستا ئێمە تێداین بۆ ئەوەندە هەستیارە. ئەوەی دیکەیان ئەوەی لە باکوور ڕوودەدا پرۆسەی ئاشتی نییە و کە پرۆسەی ئاشتی نییە لە ڕاستیدا دوو ناوی هەیە. ناوێکیان هی تورکیا دەوڵەتی تورکیا کە کۆتایی هێنانە بە تێرۆر و حەقە ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە کە ئەسڵەن پرۆسەکە لە سەرەتادا ئیشکالێتێک پێ ئەکات. ئیشکالێتە گەورەکە لەکوێیە بەڕێزان؟ لەوەدایە کە تورکیا لەگەڵ قەندیلا کێشەی نییە، بەڵام لەگەڵ درێژبوونەوەی قەندیلا کێشەی هەیە، لەگەڵ قەندیلا ئاشتی هەیە، بەڵام لەگەڵ درێژبوونەوەی قەندیلا تا حەدی جێنۆساید ئامادەیە کورد جێنۆساید بکە لە ڕۆژاوای کوردستان. ئێمە دەبێت لەسەر ئەو جەدەلە بوەستین و بە بوێریەوە بوەستین. ئەوە چییە وا ئەکا؟ تورکیا وازی لە ئەسڵ هێناوە بەڵام دەستکاری یاخود شەڕ ئەگەیەنێ بەرامبەر بە فەرع. سیستەمی جیهانی سیستەمی جیهانی بە شێوەیەکی گشتی دوو مەدرسەی شامەدرسەی هەیە لە ڕاستیە. یەکەمیان مەدرسەی نیومارکسیە کە زیاتر
ئەمانوێل ڤاڵشتاین لە دیدێکی مارکسیەوە باسی سیستەمی جیهانی ئەکا. کاتێک تۆ لە دیدی مارکسیەوە با سیستەمی جیهانی ئەەکەیت کاپیتالیزم لە ناوەڕاستایە و قۆناغی دوایی یاخود قۆناغێکی سەرەوەی کاپیتالیزم ئەمپریالیزمە و ئەمانە. ئەم مەدرسەیە زۆر فراوان بووە تا حەدی ئەوەی کە هەندێک شاخەی لێبۆتەوە. یەکێ لەوانە سەمیر ئەمینە ئەنێکوەڵ دیڤەلۆپمنت، پێشکەوتنی ناهاوتات، پێشکەوتنی نایەکسان، ئەوەی تریان ناوەند و ڕۆخ زۆر فڕیتریشی لێبۆتەوە کە ئەمە مەجای قسەکردنیکی زیاتر نییە لە برەوەی دەوێت بچینە ناو ئەو بابەتانەی کە زیاتر پەیوەندی بە ئێمەوە هەیەەوە پەیوەندی بەو دوو قسەیەوە هەیە دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سیستەمی جیهانی لەو عیلاقەیەدا. ئەوەی دیکەیان مەدرسەی بڵێن زیاتر لەسەر مەدرسەی ڕیالیزم حسێبە کە زیاتر هاوسەنگی هێز، ناهاوسەنگی هێز، ڕێکخستنی هێز، بەرژەوەندیەکان لە ناوەڕاستە، دەوڵەت لە ناوەڕاستە و لە نیو ڕیالیستیشە شتێکی تر دێتە ناوەوە کە تەنها دەوڵەت نییە بەڵکو ئەکتەری نادەوڵەتی. ئەمە زۆر سەرنجڕای کێشە. لە ئەکتەری نادەوڵەتیە کورد هەرچەندە دەوڵەتی خۆی نییە بەڵام لە ئەکتەری نادەوڵەتیە جێگای ئەبێتەوە و ئەتوانێت ئەکتەرێکی فعال بێت چونکە لە سیستەمی جیهانیدا جێگای ئەکرێتەوە لە ڕێگای مەدرسەی نیو ڕیالیستی. باش بە پەلە من بەو سیستەمە جیهانیانەدا ئەچم کە لە 200 ساڵی دواییدا هاتوونەتە گۆڕێ بۆ ئەوەی ئێمە تێبگەین لەکوێ وەستاوین. یەکەمیان سیستەمی مێتەرنیخە. لە کۆنفرانسی ڤیەنا 2015 دوای شەڕەکانی ناپلیۆن سیستەمێکدا ئەمەزرێکە ناوی مێتەرنیخی پێوە ئەلچێ کلێمنس ڤۆن مێتەرنیخ، ئەوە وەزیری خارجەی نەمساوە ئەو وەختە و هەروەها بە کۆنفرانسی ڤیەنا ناوی چووە و هەروەها بە سیستەمی کۆنفرانسەکان ناوی چووە. لە کۆنفرانسی ڤیەنا 1815 ڕێککەوتن لەسەر ئەوەی کە هەر قەیرانێک ڕوو لە ئەوروپا بکات بە پەلە دەوێت سەرۆکەکان سەرکردەکان وڵاتەکان کۆ ببنەوە لە کۆنفرانسێکە بۆ ئەوەی ڕێگری بکەن لەوەی قەیرانەکە ببێ بە شەڕێکی سەرتاسەری. لە ڕاستیدا لە ئەم ئاراستەیەدا لە سیستەمی کۆنفرانسە ئێمە کۆنفرانسێکی گرنگمان هەیە ناوی بهێنین، ئەویش کۆنفرانسی بەرلینە لە 1879 کە ئەکرا ئەم کۆنفرانسە چارەنووسی دەوڵەتی عوسمانی بە تەواوەتی بگۆڕێ ئەگەرچی بە تەسیرێک لەسەر دەوڵەتی عوسمانی ئەم کۆنفرانسە تەواو بوو کە ئێستا جێگای ئەوە نییە ئێمە بچینە ناو ئەو باسەوە. زۆر سەیرە کە سیستەمی مێتەرنیخ لە 1900دا تەواو نابێت بەڵکو دێتە ناو سەدەی 20ەوە. لە ڕاستیدا دوای کۆتایی جەنگی یەکەمی جیهانی هەموو ئەو کۆنفرانسانەی کە کران زیاتر بڵین زیاتر لە سیستەمی مێتەرنیخ ئەچێت چونکە سیستەمی کۆنفرانسەکانە ئیتر لەوێ ڤەرسایمان هەیە، پاریسمان هەیە، ئێستان ڕیمۆمان هەیە، سیڤەرمان هەیە، لۆزانمان هەیە و لۆزان دیارە ناوە ناشرینەکەی ئەم پرۆسەیە و سیڤەر ناوە جوانەکەی ئەم پرۆسەیە دوای دێمەسەری. دووەمیان جەنگی یەکەمی جیهانی، دوای جەنگی یەکەمی جیهانی بڵین شێوەی مامەڵەکردن لەگەڵ دابەشکردنی ئەو جیهانەی کە ئەکەوێتە دەرەوەی ئەوروپا ئەمە یەکێکە لە مەسەلە هەر ئاساسیەکان و لەم پرۆسەیەدا لەدایکبوونی دەوڵەتمان هەیە. دەوڵەتی مۆدێرن دێتە ناوچێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەتوانم بڵێم سەدەی 19م لە 1800 یەکەم ڕۆژی 1800 دەست پێ ناکە بەڵکو 1815 دەست پێەکە لە کۆنفرانسی ڤیەناوە دەست پێەکە. کەی کۆتایی دێ؟ سەدەی 19م لە 1900 ڕۆژی یەکەم کۆتایی نایە، 1940 کۆتایی دێ. ئاگات لێیە ئێمە وای ئەبینین جەنگی یەکەمی جیهانی جەنگێکی سەدەی 19مە هاتۆتە ناو سەدەی 20ەوە. ئەمەش ڕەنگە زۆر قسەی لەسەر هەبێت
بەڵام ناتوانین بە وردەکاری بچینە ناوی لێرەدا و ئەوەش بەڕێزان مێتودێکی زۆر بەسوودە کە ئێمە واز لە ڕۆژی یەکەمی ساڵی فلانی بهێنین بۆ ئەوەی بڵین ئەم سەدەی دەست پێەکە و ئەگەر بەو حیسابە بێت سەدەی 20م بەڕێزان عمری تەنها 75 ساڵە بۆ 75 ساڵە لە 1914 دەست پێەکە لە 1989 لە کەوتنی دیواری بەرلین کۆتایی دێت تەمەنی 100 ساڵ نییە 75 ساڵە پرسیارێکی گرنگ ئەوەیە ئایا ئەوەی کە لە جەنگی یەکەمی جیهانی کەوتەوە بەڕاست سیستەم بوو سیستەمێکی جیهانی بوو سربەخۆ بوو دامەزراو بوو مستەقر بوو یاخود هەوڵ بوو بۆ دامەزراندنی سیستەمی جیهانی وەڵامی ئەم پرسیارە بۆ من ئەوەیە کە نا سیستەمێکی جیهانی نەیتوانی بێتە گۆڕێ دووشت زۆر گرنگە لەوەیە کشانەوەی ئەمریکا لە 1990 بە قەرارێکی کۆنگرس و هەروەها سەرهەڵدانی ناسیزم و فاشیزم بواری ئەوەی نەدا سیستەمێک دا بەمەزرێ قوربانیەکەی یەکێ لە قوربانیە گەورەکانی ئەو حاڵەتە چییە عسبەی ئومەمە کۆمەڵەی نەتەوەکانە کە نەیتوانی جێبگرێ و نەیتوانی یارمەتی دەربێ لەوەی ڕێگر بێ ئەو کاریسەیەیش جەنگی دووەمی جیهانی بخڵقێت کەواتە ئێمە گومانمان هەیە ئەوەی لە جەنگی یەکەمی جیهانی ئەکەوێتەوە سیستەمی جیهانیە دەبێت پێی بڵێن هەوڵێکە بۆ ویلادەتێک کە ئەم ویلادەتە لەبارە چێت هێتلەر یەکێ لە هۆکارەکانە کشانەوەی ئەمریکا هۆکارێکی ترە چەند خاڵێک وەکو بەردەوامی ئەم قسانە یەکەم سەدەی 20م بە هاتنی دەوڵەت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستی پێکرد ئەو کاتە تەنها دوو دەوڵەت و نیو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبوو یەکێکیان ئێران ئەوەی تریان دەوڵەتی عوسمانی کە لە نەفەسێکی زۆر کورتە بوو بە دەوڵەتێکی زۆر بەهێز کە من لەسەرەوە بەحسێکی دوورودرێژم بە سویدی هەیە ڕاگوزەر لە بینی لە ئیمپراتۆریەوە بۆ دەوڵەتی مۆدێرن چی بەسەردێ بەڵام بەڕێزان بە هەمان شێوە بە تایبەتی بۆ کورد ئەمڕۆ زۆر گرینگە ئەوە بپرسین کاتێ دەوڵەت ئێوە خەونی ئیمپراتۆری بەدەست بهێنێت چی بەسەردێ ئێمە دوو وڵاتمان هەیە لەو جۆرە ئێرانمان هەیە تورکیامان هەیە کە بە ڕێی بەندا ئەوەی کە ڕووی داوە لە 40 ساڵی ڕابردوو لە مەسیرەی شۆڕشی ئێرانی ئیسلامی تا ئێستا خەونی ئیمپراتۆریە زیاتر لەوەی کە هەر ناوێکی تر ئێمە لە بەکارهێنانی ئەم مێتۆدا سوودی زیاتر وەرەگرین تەنانەت وەکو کورد لە ڕووی سیاسیەوە تێگەیشتنمان بۆ ئەو پرۆسەیە وردەکاریەکانی ئەم پرۆسەیە لێکەوتەکانی ئەم پرۆسەیە ئەو هێزەی لە ناواخنی ئەم پرۆسەدایە چییە ئەوە بۆ ئێمە بەسووترە کورد لە بری بوون بە دەوڵەت مەخاڵی دووەمە بە زۆرەملێ بە بێویستی خۆی بوو بە بەشێک لە 4 دەوڵەتی ناوچە سیڤەر پرۆژەیەکی پڕکێشە بوو لەسەر سیڤەر کتابێکم هەیە بە ناوی پەیماننامەی سیڤەر 100 ساڵ دواتر ئەگەر سیڤەر جێبەجێ بوو وایە کۆمەڵێ زیانی زۆر گەورەمان بەرەکەوت لەگەڵ ئەوەشدا نابێت نەڵێین سیڤەر لووتکەیەکی گرینگە لە مێژووی کووردە وەکو جاری یەکەم ناوی کورد ئەگەر چی لە ڕووی تیۆریشەوە بێت ئەکەوێتە سەر نەخشەی جیهان وەکو ئەوەی کە دەوڵەتێکی کوردی ممکنە دەوڵەتێکی کوردی پێویستە دەوڵەتێکی کوردی چارەسەرە بۆ کێشەی کورد بەڵام ئەگەر سێڤەر وەکو خۆی جێبەجێ بکرایە ئێستا ئێمە 5 کوردستانمان ئەبوو کوردستانێکی تورکیامان هەبوو تەنانەت 6 کوردستانیشمان هەبوو یەکێکیشی ئەرمێنیای ئەنادۆڵ چونکە بەشێک لە ناوچە کوردیەکان دران بە ئەو دەوڵەتێکە بۆ ئەرمەنەکان لە ئەنادۆڵ دروستەکرا و ئەگەر بە نەخشەی وڵسۆن بووایە چونکە ئێمە دوو نەخشەمان هەیە لە سیڤەرە نەخشەی سیڤەر بەخۆی و نەخشەی وڵسن بۆ دەوڵەتی ئەرمێنیا کە پشتگیرێکی سەرسەختی ئەوە بوو نەخشەیەکی تری هەیە کە ناوچە کوردیەکان بە شێوەیەکی بەرفراوان ئەدا بە ئەرمێنیا بارچینە سیستەمی حاڵەتی سێم لە سیستەم جەنگی دووەمی جیهانی بەبێ ئەو لایم لە
سیستەمێکی جێگیری لێکەوتەوە کە سیستەمی کۆدەکەی جەنگی ساردە. کۆدەکەی جەنگی ساردە دوو زلهێز جیهان ئەخەنە ژێرباڵی خۆیان، ئەمیان بەشێک ئەمی تریان بەشێک و ئەم دۆخە 45-46 ساڵ بەردەوامەکات تا کۆتایی جەنگی سارد بەردەوامەکات. ئەم سیستەمە سیستەمی جەمسەریە، دوو جەمسەرمان هەیە. دووەمیان شتێک لەوانەی کە سەرەڕای ململانیەکی سەخت لە نێوان ئەم دوو جەمسەرە هەردووکیان ڕێکەوتن متتەفق بوون کە جێگای دەوڵەتی نوێ نابێتەوە. هیچ یەکێکمان پشتگیری لە دروستبوونی دەوڵەتی نوێ ناکەین، هەر یەک بە سبەبی خۆی، هەر یەک بە هۆکاری خۆی. باشە، کوردستان و ئازەربایجان بەڕێزان سەرەتای ئەم شەڕی ئەم جەنگی ساردەم. من لە نامەی دکتۆراکەم بە وردی لەسەر ئەم مەسەلەیە وەستاوم بە پشتبەستن بە ئەوەیەکی زۆر لە بەڵگەنامەی ئەمریکی، بەڵگەنامەی بریتانی و ئەوەم ئشتراس کردوێتەوە کە کۆماری کوردستان یەکەم قوربانی جەنگی ساردە، بەڵام سەرهەڵدانیشی هەر بە خێری جەنگی ساردە. و من دوورتر ڕۆیشتم لەوە لە نامە دکتۆراکەم کە جەنگی سارد بە وچوونی بورهانی یاسین لە ناواخنی جەنگی دووەمی جیهانیەوە دەست پێ ئەکا. کۆنفرانسی تەهران لە 1943 دوو ساڵ بەر لەوەی جەنگ تەواو ببێت هەر بە ڕۆحی جەنگی سارد کراوە. چرچل و ڕۆسڤلت و ستالین کۆبنەوە لە تەهران. مەسەلە ئەساسیەکە گومانی بریتانیا و ئەمریکایە کە سۆڤێت ناکشێتەوە لە ئێران. ئێمە دەبێت لە ئێستاوە ئامادەکاری بکەین. ئەم ئامادەکاریە بەشێکە لە جەنگی سارد لە ڕاستیە، گومان لە یەکترکردن. ئەم گومان لە یەکترکردن سەرەکەوێ ئەبێتە حاڵەتی دوژمنکاری و ئەبێتە حاڵەتی ئەوەی کە هەر یەک خەندەقی خۆی لێ ئەدا لە ساڵێک دو ساڵ پێشتر لە هەمان خەندەقابوون. باشە، ئێستا هەر یەک خەندەقی خۆی لێ ئەدا بەرامبەر بە یەکتر. باشە، کورد سێ جار بۆتە بەشێک لە جەنگی سارد. یەکەمیان کۆماری کوردستان لە ناوەڕاستی شا بەسەر هاتەکەی نسکۆکەی 1975 ئەمە بەشێکە لە جەنگی سارد. و لەوەشا من تەوان حەزەکەم هەر بە ئاشکرا سپاسی سەردەم و کاک ئازاد بکەم بە چاپکردنی کتابی هەرە دوایم کە من زۆر خۆشحاڵە بم بە خوێندنەوەی بەشی یەکەمی ئەم کتێبە بە ناوی کورد و کیسنجەر. کورد و کیسنجەر بۆ چوونێکی نوێیە، ئەتوانم بڵێم بۆ چوونێکی زۆر نوێیە لەسەر بەسەرهاتی ئەو حرەکەی کە پێڵێن شۆڕشی ئەیلول، من پێڵێم جوڵانەوەی چەکداری. ئەسبابی خۆی هەیە، بەحسەکە بخوێنەوە وەڵامی ئەم پرسیارە وەرەگرن ئینشاڵڵا. لەوەیە وازحە ئەوەی کە ڕوویدا بەسەر کورد هات، دوێنش لەگەڵ کاک تەحسینا قسەمانە کرد. شەڕی کورد و عێراق 74 دەست پێ ناکاتەوە، 72 دەست پێ ئەکا بە پێ ئەو بۆ چوونەی من لە مەقالەیە دەم لێکۆڵینەوەیە. ئەوش ئەوەیە کە دوو هاوپەیمانی بەرامبەر یەک خیتە بنەوە. لە 72 عێراق هاوپەیمانی استراتیجیەکە لەگەڵ سۆڤێت. لە ماوەی چەند هەفتەیەکە ئێران و ئیسرائیل و ئەمریکا کورد ڕائکێشنە ناو هاوپەیمانیەک بەرامبەر بم هاوپەیمانیی بینی عێراق و یەکێتی سۆڤێت هاوپەیمانیەکی نوێ دێتە گۆڕێ. بەدیدی بەندە شەڕی 74 دەست پێ ناکە، بەڵکو 1972 دەست پێ ئەکا. کاتێ دوو هاوپەیمانی دروستە بێ، هەر یەکێکیان لەوەی تر بێ منەتە بێ. ئەم هێز لە سۆڤێت وەرەگرێ، ئەمیش هێز لە ئەمریکا و ئێران و ئیسرائیل وەرەگرێ، کەواتە لە 72ەوە هەر یەک ئەچێ بەرە و ئاراستەی ئەوەی ماڵی خۆیان جوداکەنەوە و شەڕێک دەست پێ بکاتەوە. بەهەرحاڵ کۆتایی جەنگی سارد دیسان کورد پەیوەندیدارەکات، زۆریش بە توندی پەیوەندیداریەکە. عێراق چێتە ناوکۆی قەراری 688 بەشێکە لە کۆتایی جەنگی سارد و علامەتێکی زۆر جیاوازە لەوەی کە ڕووی داوەتە ئەو کاتە. زۆربەی زۆری ئەو قەراراتی نەتەوە یەکگرتوەکان پەیوەندیدار بە کوێیت 12 دەوڵەت 13 دەوڵەت لە بەعزێ حاڵەتە 15 دەوڵەت هەر هەمویان ئیمزای بۆ ئەکەن. یەکێ لەو قەرارانە 688
1970 ئێمە لە ڕاستیدا لە درێژبوونەوەی قەراری 688دا ئەو دەرفتمان کە ئێستا هەیە لەو کاتەوە دەست پێ ئەەکە من دوای ئەگەڕێمەوە سەر ئەو مۆزوعە. باشە بابینە سەر چوارەم حاڵەتی چوارەم یا سیستەمی جیهانی لە حاڵەتی چوارەمە. حاڵەتی چوارەم کۆتایی جەنگی ساردا ئەڕزهەژێکی گەورەیە. خەبەرە خۆشەکە چییە؟ کۆتایی جەنگی سار لەگەڵ ڕووداوێکە یەکتر ئەگرێتەوە کە لە پێش دەرگای کووردا. سەدام حوسێن کە ئەچێتە ناو کوێیت و ئەوەش سرنج بدەن بەڕێزان، یەکێ لە هەڵەکانی سەدام حوسێن کە ئەچێتە ناو کوێیت بە نەفەسی جەنگی سارد ئەچێتە ناو کوێیت و ئەزانێ ئیتر یەکێتی سۆڤێتی جاران ماوە، چین لەوەیە، هەردووکیان بەرەو ڕووی ئەمریکا ئەبنەوە، ئەقل لە هەرنەبێ ئەم چیرۆکە سەر ئەدالەوەی وەربە بۆ بیانی دەستکەوێ هەندێک پارەی دەستکەوێ بیرێکی نەوتی دەستکەوێن تەسوی حساباتی بێ کەواتە ئەو قازانجی کردووە. یەکێ لە هەڵە استراتیجیەکانی سەدام حوسێن لە تاریخی خۆیە ئەوە بوو کە ئەو لە بیرکردنەوەی زەمنێکیدا لە زەمنێکی ترا تەسەڕەفی کرد، ئەو بیرکردنەوەی هێنا لە زەمنێکی ترا ئەوەی بەسەر هات. باشە باش چەند تێبینیەکی گشتی. یەکەم لە باشترین حاڵەتدا ئەوەی کە هەبوو هەوڵێکی ئەمریکا بوو بۆ جێگیرکردنی سیستەمێک، ئەمە دوای تەبعاً کۆتایی جەنگی سارد، ئەو پرسیارەی کە کردمان لە کۆتایی جەنگی یەکەمی جیهانی سەر هەڵەداتەوە جارێکی دی. ئایا بەڕاست دوای کۆتایی جەنگی سارد ئێمە بووین بە خاوەنی سیستەمێکی جیهانی جێگیر یا کەوتینە ناو حاڵەتێکی کە ناسیستەم لە ڕاستیدا لە ئارادایە؟ لێرەش تەبعاً ئەوانەی کە شارەزان لەم بوارە قسەی جیاجیان هەیە. من خۆشم بەندە لە 1992 وتارێکم هەیە لێ کۆڵینەوەیەکم هەیە بە ناوی کوردستان لە سیستەمی نوێ جیهانیدا کە کاتێ ئەگەڕێمەوە ئەو باسە لە ڕاستیدا زۆر شتیایە کە ناڵێم پێشبینی، من حەزم لە وشەی پێشبینی نییە، زیاتر باوەڕیم بە سیناریۆی وەکو مێتودێکی علمی بە ڕێگای سیناریۆی ما توانین شتی باشترمان دەستکەوێت لەوەی کە پێی بڵێن پێشبینین. سەرنجار بۆەوە ڕایکێشم کە لە کۆتایی جەنگی ساردا حاڵەتێکی جیهانی تر ڕوئەدا، ئەویش جیهانی بوونە، کەواتە یەکگرتنی دوو ڕووداو. ڕووداوێکیان کۆتایی جەنگی ساردا ئەوەی تریان دەستپێکردنی حاڵەتێک یاخود خەستبوونەوەی با نەڵێن دەستپێکردن، خەستبوونەوەی حاڵەتێک کە ناوی جیهانی بوونی وەرگرت. بە هەردووکیان زۆر کاریگەریان هەبوو لە شێوەی بیرکردنەوەی ئێمە، تەنانەت تا حەدی شارەزاکان، شارەزا گەورەکان وەکو فرانسیس فەکۆیاما، ساموێل هانتینگتۆن کە لە ڕاستیدا دوو گەورە بیرمەندن لەسەر کۆتایی جەنگی سارد و دەستپێکردنی قۆناغێکی نوێ دوو شتیان نووسیوە کە زۆر کاریگەری هەبوو لەسەر بیرکردنەوەی ژمارەیەکی یەکجار زۆر لە خەڵکی شارەزا. سوتفەش ئەوەیە هەردووکیان بە مەقالە دەستیان پێکرد، ئەوەندە کاردانەوەی هەبوو دوو مەقالەکەیان ئیتر هەردووکیان مەجبور بوون بیکەن بە دوو کتێب. ئەوەی فرانسیس فەکۆیاما The End of History، کۆتایی مێژوو، باشە کە ئێستا فرانسیس فەکۆیاما لەی پشێمانە، چونکە فرانسیس فەکۆیاما لەوێ بانگەشەیەک ئەکا یا ڕێنەیەک ئەکا ئەڵێ ئیتر چرخی لیبرالیزم دەستی پێکرد، لیبرالیزم سەرکەوچی چی تا دوایی. بەڵام حەزەکەم ئەوەتان پێ بڵێن بەڕێزە ئەوەی ئێستا ڕوئەدا ساڵانی 1920ەکانمان بیردێنێتەوە، هەم لە ئەمریکا هەم لە ئەوروپا، سەر هەڵدانەوەی فاشیزم، ئەو پۆپولیزمەی کە لە ئەوروپا هەیە لە ئەمریکا هەیە و لە ناویشانە ترامپ لە ڕاستیە دیاردەیەکی مەترسیدارە، ئەوەندە مەترسیدارە کە بەندە ئەوێرم بڵێم ئێمە خەڵکانێک چۆن لە 1920ەکان سیەکان ترسی ئەوەیان هەبوو جەنگێکی جیهانی دەست پێ بکە، من پێم وایە ئەوانەی کە نیگەرانیان هەیە و مەترسی دەرەبڕن حەقیانە. ئەمە بەحسێکی فراوانە، چونکە لە ئەمریکاش و لە ئەوروپاش مناقەشەیەکی زۆر جددی هەیە، لەوەیە چڕی ئەەکەمەوە، ئەویش ئەوەیە بەڕێزانی من لە ئەمریکا واڵێن شارەزاکان هەڕەشە لەسەر ئەمریکا لە دەرەوەی ئەمریکا نییە، لە ناو ئەمریکا خۆیەتی.
ئەویش سەرهەڵدانی نیوفاشیزمە. لە ئەوروپاش هەمان مناقەشە هەیە و جی دەیڤانس هاند لە ساڵی پارە داڤۆس بە ئەوروپیەکانی وتی هەڕەشە لەسەر ئێوە لە دەرەوە ڕانیە لە ناو خۆتان ئەو هەڕەشەیە هەیە. ئەنتی ئیسلامیسمە، نیوفاشیزمە، چییە ناسیۆنالیزمێکی تونندڕەوە، پاکردنەوەی ئەوەی کە هێتلەر بیری لێ کردەوە حەدیقەکەی خۆم پاکەمەوە گوڵەکانم تەندروستیان باش بێت، ئەو زڕەیگیە دەبێ هەڵکەنین ئەم حەدیقەیە پاکەینەوە. لەسەر سیستەمی جیهانی تەندروستی وەزعی سیستەمی جیهانی ئێستا ئەتوانین زۆر قسە بکەین. سیستەمی جیهانی ئەوەندە ناجێگیر لە ئێستادا کە دەتوانین زۆر بڵین ئەو شتانەی کاریگەری هەیە لەسەر ڕەوتی ویلادەتێکی نوێ کە ڕووی نەدا و هەروەها خەتەری ئەوەی کە ئەم ویلادەتە نوێ لەدایک نەبێت، بەڵکو ئەوەی کە هەیە لە بینی ئەمریکا، چین و یەکەتی سۆڤێت سەر ببوون ڕووسیا سەر بدا لە بەرەو ڕووبوونەوەی سەربازی زۆر گەورە. لەبەر ئەوە و یەکێک لەوانەی کە بەڕاستی ئەو بەراوردەی کردووە لە بینی ئەو چرکە ساتەی ئێمە تایە ئەژین و ئەو مەترسەی کە من باسم کرد کۆندەلیزە ڕایزە، وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا لە مەقالەیەکی زۆر گرینگە لە فۆرن ئەفێرس چەند ژمارەیەک پێشی ئێستا باسی ئەوە ئەکات لێکچوونەکانی ئێستا ئێمە لەگەڵ 1920ەکان و 30ەکان سەرهەڵدانی فاشیزم و ناسیزم و هێتلەر و مۆسۆلینی و ئەمە ئەوەندە زۆرن کاتێ من ئەو ئەڵێ طبعا کاتێ من ئەم بەراوردە ئەەکەم ئەوەنیا کوردەڵێ موچرک بە لە شمادێت ئەترسم طبعا پێشی کۆدەلیزە ڕایز حەزەکەم ئاگادار بن کە مادلێن ئۆلبرایت کتێبێکی زۆر نایابی نووسی بەر لە مردنی دەربارەی سەرهەڵدانەوەی فاشیزم لە جیهانە و ئەو ناوانەی کە ئەو باسی کردووە دیارە ئەردۆگانی تایە، دۆنالد ترامپی تایە، ڤیکتۆر ئۆربانی هنگاریایی تایە، شاڤێزی پێشووتری ڤێنزوێلای تایە، زۆر ناوی زۆری تایە و ئەو ناوی ترامپی هێناوە بە یەکێ لەوانەی کە لە سەرداهاتووی ئەمریکا مەترسی گەورە دروستەکە. ئیجازەم بدەن بڵێم ئەگەر ئەمریکا و ڕۆژاوای جیهان ڕۆژاوای ئەوروپا ناوجەرگەی جیهان بن، لە ناوجەرگەی ئەو ناوجەرگەیە خەتەرێک هەیە، یەک لەوانە ترامپە لەسەر ئاشتی جیهانی. باش قەیرانی دەوڵەت یەک دوو قسە لەسەر قەیرانی دەوڵەت بە شێوەی خاڵ ئەیڵێن بۆ ئەوەی نەکەومە ناو شەرح و ئەمانە. یەکەمیان کێشەکانی دەوڵەت ئێستا نین، 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ نین. ویلادەتی دەوڵەت کۆمەڵی کێشەی لەگەڵ خۆی هێنا. ئەم کێشانە بۆ ئەتواندرا بێدەنگ بکرێن تا ئەو 20 ساڵی ئەخیری ئەو 30 ساڵی ئەخیری. یەکێ لە کێشەکانی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێکدادانی مۆدێرنە و تەقلیدە. عشیرەت تەقلیدە، بنەماڵە تەقلیدە، ئەمە تەقلیدە، ئەمە تەقلیدە، ئەمیش مۆدێرنەیە. تۆ لە فۆرما مۆدێرنیت بەڵام لە ناوەڕۆکە تەقلیدیت، ئەم تەقلیدە ڕێگا ئەگرێ، ئەوەی سنەتی پیاڵێن، ئەوەی تەقلیدی پیاڵێن، ئەوەی نەریتی پیاڵێن و ئەمە لە چوار حاڵەتە خۆی دەرەبڕێت، لە ئابووری، لە کۆمەڵایەتی، لە سیاسی و هەروەها لە کولتوری. وتکردنەوەی ئەوە کارێکی زۆری ئەوێ. ئەمە دایمەن کۆرسمان هەبوو لە هەموو ئاستەکانە لەسەر مەسەلەی دەوڵەت و ئەمانە. یەکێ لە کێشەکانی دەوڵەت ئەو پرسیارەیە کە قەیران دروستە بێ، ئێمە دەبێ ئەو پرسیارە بێ نەگۆڕێ. دەوڵەتی کێ؟ دەوڵەتی من یا دەوڵەتی هەمووان؟ کە ئەم پرسیارەمان لەگەڵ هاوڕێم دکتۆر سەدە عەزیز لە کتێبەکەمانە دەوڵەتی سەربەخۆی کوردستان هێناوەتە گۆڕێ و لەوێشە ئەو پرسیارەمان کردووە ڕێفەراندەمی کێ؟ ڕێفەراندەمی من یا ڕێفەراندەمی هەمووان؟ دەوڵەتی سەربەخۆی کێ؟ دەوڵەتی سەربەخۆی من یاهی هەمووان؟ لەسەر ئەوە ئێمە دایمەن ئەو پرسیارە ئەەکەین ئاشتی ببرن ئاسایشی کێ؟ ئاسایشی دیکتاتۆر خۆی یا ئاسایشی هەمووان؟
کە دیکتاتۆر ئاسایشەکەی پارێزراو بوو ئەوە لە براتان وەرگرن کەواتە کۆمەڵگاکە لە ترس و تۆقی نائەژیە بۆ ئەوەی دیکتاتۆر لە ئاسایشا بژێت. ئەمە ڕۆحی یەکێکە لە ڕۆحی بڵێن قەیرانی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کاتم چ تەواو بووە هەرچانە فەرم و تەواوی بکە بابەتەکە پێش دەقە گەندەلیەوە نازانین فەرمومان لێ کردووە بەردەوام بکات پێنج دەقەمان فەرموو تورجە فەرموو بڵێ خۆشوی کاک بۆ تەشخیصکردنی کێشەکانی دەوڵەت بۆ قەیرانی دەوڵەت بۆ منە پرسیارم کرد هەڵبەتە ئەو قەیرانە بۆ بەرچاو نەئەکەوت لە ساڵانی پێش بەهاری عەرەبی بڵێن لە ساڵانی پێشتر لە پەنجاکان شێستەکان چلەکان هەفتاکان هەشتاکان ئەمە ئەسبابی زۆرە. یەکێ لەوانە قەیرانەکان دەمکوت کراون بە ئاگر و ئاسن بە خوێن ئەوەی کە گورباچۆف لێپرسن ئەم کاریسەیە چی بوو ناتەوە ئەڵێ کاکە من هیچم نەکردووە قەپاغی منجەڵێکم هەڵدایەوە پڕ بوو لە خواردنی بۆگەن. دەوڵەتی ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست منجەڵەکەی گورباچۆفە لە کاتێکا دیکتاتۆر هەبوو قەپاغەکەی بەتوندی قەیم کردبوو نائەکرایەوە نەمانەزانێ ئەم خەیرانە چییە ئەگەر نا ئێمە لە بواری دەرزدانەوەمان کە دەینە سەر دەوڵەت و ئاسایشی نەتەوەی و هەموو مەسەلەکانی پەیوەندی بە دەوڵەتەوە زۆر جخت ئەەکەینەوە لەسەر ئەوەی کە بەڵێ دەوڵەت شتێکی زۆر ئاڵۆزە و لە زۆر ئاستەوە تۆ دەبێ بچیت بۆی بۆ ئەوەی لی تێبگەیت. دەرەنجام ئەوە دوو دەقە سەرەتاوە چاوم لەسەرەوە دەرەنجامێت کاتێکەکەیتە سەر دەرەنجامەکە فەرموو. باشە بە کورتی یەکەم 100 ساڵ بە لە ئێستا سیستەمی جیهانی لەلایەک بۆ پرۆسەی دامەزراننی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاوێتەی یەکتر بوون. دوم لە دۆخی ئێستادا ناجێگیری لە سیستەمی جیهانی و قەیران و شکستی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێکەڵاوی یەکتر بوون. جارێکی لەم تێکەڵاو بوونە کورد پەیوەندیدارە لە شکستی دەوڵەتە کورد نەفەسی داوە ئاگاتان لێبێ ئەو دەرفەتەی کە لە 1991ەوە دەست پێەکە قەت کۆتایی نەهات. 2026 ئێمە لە ناو ئەو دەرفەتەیە ئەژین درێژترین دەرفەت لە تاریخی کووردا و ئەم دەرفەتە دوو سیفەتی هەیە. یەکێکیان ئەوەیە کە جار دوای جار تەکانی پێکەوتووە نوێ بۆتەوە و هەروەها لە ڕووی جغرافیشەوە فراوانتر بووە. یەکێ لەو تەکانانە 11 سپتێمبەرە، یەکێ لەو تەکانانە کەوتنی دیکتاتۆرە، یەکێ لەو تەکانانە ئەو شەڕی دژی دیکتاتۆر دروست بە کوردی بەهێز کرد، یەکێ لەو تەکانانە شەڕی داعشە بەهاری عەرەبی لەبیر مەکرد. بەهاری عەرەبی ئەو سەر قەپاغەکەی هەڵگرتەوە بە ئێمەی پیشاندا چ خواردنێکی تایە ئەم مەنگەڵە و لە بەهاری عەرەبیە ڕۆژاوای کوردستان سەردەرەکات و بە شێوەیەک لە شێوەکان یەکتر ئەگرێتەوە لەگەڵ ئەو دەرفەتەی کە کورد دەستی کەوت لە 1991. ئەو دەرفەتەی کە ئێمە ئێستا تایە ئەژین دەرفەتێکی ناوازەیە. خەبەری خۆش ئەوەیە سیستەمی جیهانی ناجێگیربوونی لە خێری کووردە، شکستی دەوڵەت لە خێری کووردە. ئێستا کە تەماشای خەریتەی جیهان بکەین تەماشایەکەی ئەبینی زۆربەی زۆری دەوڵەتە شکست خواردەکان لە خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن. ئەمە بۆ کورد خەبەرێکی خۆشە، بەڵام ئەوانەی داوای سەربەخۆیی ئەکەن دەبێت بە جددی لەو مەسەلەیە بکۆڵنەوە ئایا ئەو دەوڵەتی کورد دروستێکە شکست خواردو نابێ وەکو ئەو دەوڵەتێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست 100 ساڵە هەیە نەیتوانیوە بە دەوڵەتی سەرکەوتوو و دەوڵەتی شکست خواردو هێشتا لە ڕێگان. ئەگەر بەحسەکەی بەندە بخوێنەوە ئەوەی ئێران چیرۆکی فوکانەوەی ئیمپراتۆریەک ئەبینن کە سیناریۆی بەندە بۆ ئێران یۆگزلافیا ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، یعنی بە احتیمالێکی یەکجار زۆر نەکەوتنی سیستەمە کەوتنی. و من وتومە ئەگەر ئێران بکەوێ وەکو دەوڵەتی عوسمانیمان بیردێنێتەوە کاتی ئەکوچێتەوە
مەدا جیۆپۆلیتیکیەکانی جیهانیەکانی ئەقلیمیەکانی لەسەر کورد یەکجار گەورن. بزانین بۆ داهاتوو چی بەسەر دەیەوانە. من کاتی زیاترم برد ئەزانم پەلەشم کرد لە بابەتەکەمە، بەڵام هیوادارم ئێوە بە خەیبەت ئەمە لێرەوە نەچن، یانە ئەو شتان دەستکەوتوێ لەم بابەتەکە بۆی هاتوون. من لە خزمەتانە و قوربانتانم. زۆر سوپاس کاک دکتۆر بورهان، سوپاس بۆ جارێکی تر وێناکردنەوەی سیستەمە جیهانیەکان و شیکارەکانی بەڕێستان. سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە لەگەڵمانە ماونەتەوە ئێستا ئەچینە لای کاک دکتۆر کامەران. زۆر سوپاس بۆ بەڕێستان بۆ ئامادەبوونت ئەمڕۆ لە ساڵۆنی فکری ڕێکخراوی ئازادبوون. دیارە کاک دکتۆر کامەران منتق ساڵی 1997 بە کەلەرۆسی لە مێژوو لە کۆلێجی ئەدەبیاتی زانکۆی سەلاحەدین بەدەستێناوە. ساڵی 2000 ماستەری لە مێژوو هەر لە هەمان کۆلێج و زانکۆ. ساڵی 2007 دکتۆرای لە مێژووی هاوچەرخ و فەلسەفەی پەیوەندی نێودەوڵەتیەکان زانکۆی مووسڵ وەرگرتووە. ساڵی 2000 بە کەلەرۆسی لە یاسا زانکۆی سەلاحەدین. ساڵی 2007 پلەی زانستی بەرز بۆتەوە بۆ پلەی پرۆفیسۆر لە بواری فەلسەفەی پەیوەندی نێودەوڵەتیەکان. دیارە بەڕێزیان ئەزمموی وانەبێژیشی هەیە، ئێستا مامۆستایە لە کۆلێجی زانستە ڕامێرەکان لە زانکۆی سەلاحەدین هەولێر. بەڕێزیشیان بە هەمان شێوە کۆمەڵێ بەرهەم و بڵاوکراوی زۆری هەیە بە زمانەکانی کوردی و عەرەبیش. دیارە بەرهەمی ئەدەبیان هەیە بەڕێزیان و توێژینەوەشیان هەیە و بە زمانی عەرەبیش وەکو ئاماژەمان پێکرد هەر خاوەن بەرهەمێکی زۆرن. کۆمەڵێ وتاری هەیە و هەروەها لەبەر زۆری بەرهەمەکانیان وەک بە هەمان شێوەی کاک دکتۆر بورهان ناتوانین ئاماژە بە هەمووی بین، بەڵام ئەکرێ چەند بابەتێک هەڵبژێرین لەوانەی کە وەکوتمان لە فەلسەفەی پەیوەندی نێودەوڵەتیەکان کوردستان بەرەو کوێ، هەروەها کورد لە پرۆژەی ڕێگەی ئاوریشمینوێدا دواتر لە 21 و 22 23 24 25 کۆمەڵە وتاری لە شێوەی کتێبی ئەلکترۆنی کوردستان لە ڕۆژگارە سەختەکاندا، هەروەها کوردستان لە گۆڕانکاریەکانی سیستەمی جیهانیدا بەرگی یەکەم و دووەمی بە هەمان شێوە بڵاو کردوتەوە لە ببورن فەلسەفەی مێژووش ئازادی لە نێوان فەلسەفە و یاسادا، دیالکتیکی زەمەنی مێژووی خوێندنەوەیەکی تر بۆ زانستی مێژوو بە زمانی عەرەبیش بە هەمان شێوە کۆمەڵێک بابەتی بڵاو کردوتەوە و کۆمەڵێک توێژین و کتێبیشی هەیە لەوانە دەواازەیەک بۆ بیرکردنەوەی استراتیژی کۆبانی و ململانی نێودەوڵەتیەکان تورکیا و کۆمەلگەی نێودەوڵەتی. بەڕاستی هەردوو بەڕێزیان خەرمان بەرەکەت کۆمەڵێ بابەتی زۆر بە پێز و تار و توێژینەوە کتێبیان هەیە، بەڵام بەداخۆ لەبەر کەمی ماوە دەرفەت نییە، بۆیە لێرەوە ئەچینە لای کاک دکتۆر کامەران منتق و لەگەڵ یا بابمان با بۆ ڕۆژ ئاوا. باس سەرەتا زۆر سوپاس ڕێکخراوی ئازادبوون دەکەم کە ئەو دەرفەتی ڕەخسان لەگەڵ کۆمەڵێک نۆخبەی کورد کۆبمەوە سوپاسی ئامادەبوونتان دەکەم. بەڕاستی من نامەوێت لێرە وەکو ئەکادیمیا قسە بکەم، دەمەوێت ئەفکاری خۆم ڕوون بکەمەوە، دەمەوێت لە تۆڕی ئەکادیمی بوون ڕزگار بم، ئەو تۆڕی کەوا دەکاتن ئینسان نەتوانێت ئەو زمانە بەکاربێنێ کە خەڵک قسەی پێ دەکا، ئەو شتە بەکاربێنێ کە خەڵک تێی دەکا، ئەو هەلپەرستیە بشارێتەوە کە هەموویشە هەوڵدا لە پێناو دروستکردنی تەمومش حەقیقەتەکە بشارێتەوە. لەبەر ئەوە من هەوڵ دەدەم وەکو مرۆڤێکی کوردوەکو ئینسانێک بیر و باوەڕی خۆم ڕوون بکەمەوە. طبعا ئێستا ئێمە پێویستە کۆمەڵێک پرسیار لە خۆمان بکەین. ئێستا بە دۆخێکدا دەچین، ئەو دۆخە پرۆسەیەکی جینۆساید لە کوردستان دەستی پێکردیە، لە ڕاستیدا ئەوەی لە ڕۆژ ئاوا ڕوودەدا شەڕ نییە، ئەوەی پێی وایە شەڕە شەڕ نییە، شەڕ دائیمەن لەمابینی ئەو هێزانەیە کە تۆزێک لە یەکتر نزیکن لە ڕووی هێزەوە، بەڵام کاتێک گەلە کۆمەیەکی هەرێمی دەکرێت بەرامبەر هێزێکی بچووک، من پێم وایەوە پرۆسەیەکی ئیعدامی جەماعیە، پرۆسەیەکی جینۆسایدە، لەبەرەوە ناوهێنانی ئەوەی لە ڕۆژ ئاوا ڕوودەدا بە شەڕ من پێم وایە پێناسەکردنێکی تەندروست نییە. بۆچی لە ڕۆژ ئاوا ئەو شتانە ڕوودەدا لە کاتێکدا ئێستا تەماشا دەکەی خەڵک لە کوردستان کۆمەڵێک خەونی هەیە.
ئێمە ئایا تاوەکو ئێستا توانیوتمانە لەسەر بنەمای ئەوەی هەیە بیر بکەینەوە یا لەسەر بنەمای ئەو شتانەی کە نووسراوەتەوە ئەو شتانەی کە فێر کراوین ئایا ئێمە ڕۆژێک لە خۆمان پرسیە ئێمە دەبێت چی بکەین چۆن کۆمەلگاکەی خۆمان لەو قۆناغ ڕزگار بکەین یان هەمیشە هەوڵمان داوە لە چوارچێوەی ڕابردوو بخولێنەوە بۆ ئەوەمان نەبووە بۆ ئەوەمان نەبووە بەڵام چۆن ئەوە بەدەستێنین پرسیارەکەمان نەگۆڕێن لەبەرە من پێم وایە دەبێت شێوازی پرسیارکردنەکان بگۆڕین ئێمە دەبێت چی بکەین ڕۆشنبیری کورد هەتاوەکو ئێستا بە شێوەیەشی جددی بیری نەکردوێتەوە خۆی ماندوو نەکردووە ئێمە هەمیشە هەوڵمان داوە لەسەر ڕۆشنبیری و لەسەر بیرکردنەوەی خەڵکی تر کاوێژ بکەین ئەگەر بێت و لەو ڕوانگەیەوە تەمەشای ئەوەی بکەین کە لە ڕۆژئاوای کوردستان ڕوودەدا شەڕێکە شەڕێکی جیۆستراتیژی جیهانیە پەیوەندی بە ئایدۆلۆژیاوە نییە زۆر جار هەوڵ دەدرێت شێکردنەوە بۆ ئەو ڕووداوانە بکرێت لە ڕوانگە ئایدۆلۆژیەکانەوە لە ڕاستیدا شەڕی ئەو شەڕانەی کە لە کوردستان ڕوویدا لە ماوەی 100 ساڵی تر لە ماوەی 100 ساڵی ڕابردوو ئێمە تاوەکو ئێستا خوێندنەوەیەکی لەسەر بنەمای ئایدۆلۆژیا و لەسەر بنەمای هەستەوە خوێندنەوەمان بۆ کردووە نەهاتینە لەسەر بنەمای ڕۆعی ئەوەی لەسەر خاک ڕوودا لەسەر بنەمای جیۆستراتیژیەکە ڕوونی بکەینەوە لەبەرەوە پێم وایە ئەو چەمکانەی کە ئێمە تاوەکو ئێستا بۆ ڕووداوەکانی ڕابردوومان بەکارهێنایە پێویستە سەر لە نوێ ئەو چەمکانە پێناسە بکەینەوە بۆ ئەوەی تێبگەین شتێک لەسەر نادروستی بیناکراوێ نادروست دەردەچێ ئێمە تاوەکو ئێستا زۆربەی ئەو چەمکانێک کە ئێمە بەکاری دەینن هەر لە کوردایەتیەوە هەر لە حرەکەی کوردی و هەر لە دەرفەتانەی بۆ ئێمە هاتووە هەر هەمووی لە شوێنی خۆیدانێ لەبەر ئەوەی لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا ئەو هێزانەی کە لە هەموو ناوچەکە هەبوونە هێزێک بوونە کارێکتەر نەبوونە لەبەرەوەی کارێکتەر دەبی ئیرادەی خۆی هەبوو بێ تۆ بە کەسێک دەڵێ کارێکتەر کە ئیرادەی هەبوو بێ بتوانێت کردار بکە بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانەی کە لەسەر تەختەی شانۆکە یاریان کردیە ئەوانە کارێکتەر نەبوونە بەڵکو کارپێکراو بوونە بووکەڵێک بوونە لە چوارچێوەی استراتیژێتێکی گەورەی ئەو هێزانەی کە لە ناوچەکە ململانەیان لەسەر ناوچەکە کردیە بۆیە ئەوە ئێمە پێی دەڵێن حرەکەی کوردی شتێک نەبوو بە ناوی حرەکەی کوردی تەوازنێک هەبوو هاوسەنجیەک هەبوو لە مابینی دەوڵەتێکی ناوەند کە هیچ سیمایەکی دەوڵەتی پێوە نەبووە لەگەڵ کۆمەڵی خەڵکی تر کە بە ناوی بزوتنەوەی چەکداری و لە ڕێگەی ئایدۆلۆژیاوە وایان کردوکە ئەو خەڵکە تواناکانی خۆی لە پێناو شتێک بەکاربێنێت کە خزمەتی خۆی ناکە ئەو تەوازنە ڕاگیراوە هەر کاتێک لایەکیان لاواز بوو بێ لاکەی تریان بەهێز کرد و هەر کاتێک لاکەی تر بەهێز یعنی بەو شێوەیە هەوڵدراوە تەوازنێک ڕابگیرێ ئەو تەوازنە لە چوارچێوەی استراتیژیەتێکی گەورەتر بووە تاوەکو ئێمە لەو استراتیژە گەورەی تێنەگەین ئێمە مێژووی خۆمان ڕابرد و ئایندەی خۆمان لەو ڕوانگەیەوە دەخوێنینەوە بەو شێوەیە دەخوێنینەوە ئەوە کارەساتە من پێم وایە دەبێت نقطە دابدرێ خاڵێک دابدرێ لە ئایندە بە شێوەیەش کە بیر بکرێتەوە بەڕێزان ئەوەی لە ڕۆژئاوای کوردستان ڕوودەدا کۆتایی قۆناغێک و سەرەتای قۆناغێکی ترە کۆتایی قۆناغێک سەرەتای قۆناغێکی ترە ئێستا لە دنیا سێ پرۆژەی جیهانی لە ململانێدا سێ پرۆژە شەڕ دەکەن لەسەر ئەوەی هەژمونی عالەمی خۆیان بسەلمێنن ئێمە دەزانین بۆ یەکەم جار لە مێژوودا کاتێک بلۆکی ڕۆژهەڵات ڕووخا ئەمریکا وەکو زلهێزێکی جیهانی سیستەمی تاکزەمسەری ڕاگەیاند سیستەمی تاکزەمسەری پرۆژەی جیهانگەرایی ئەمریکا بوو ئەمریکا و ڕۆژئاوا بە تایبەتی ئەمریکا لەبەرەوەی سیستەمی جیهانگەرایی بنەما بوو لەسەر پیشەسازی ورد لەسەر تەکنۆلۆجیای ورد بە پێچەوانەی شۆرشی بەسەوانەی ئەو گۆڕانکارنێک کە لە دوای جەنگی جیهانی یەکەم ڕوویدا کە لەسەر بنەمای شۆر پیشەسازی گەورە بوو ناوچەکەی ئەوە دەکرد لەسەر لە چوارچێوەی
قوارەی بچووک دابش بکاتەوە. سیستەمی جیهانگەرایی یەکەم پڕگاری لە هەرێمی کوردستان چەسپاند. ئەمەی کە پێمان وایە ئێمە نەتیجەی راپۆڕین بوو نازانم چی، یەکەم پڕگاری دابشکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کوردستانەوە دەستی پێکرد پاشان پەڕیەوە ئەوروپای ڕۆژهەڵات. پرۆژەی جیهانگەرایی تاوەکو 2000 ئەگەر تەمەشای بۆ نمونە تەمەشای هەموو بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بکەیت، تاوەکو 2000 هەموو بڕیارەکان کەسێک ڤیتۆی بەکار نەهێنایە، نادرن. هەموو ئەمریکا چی وتووە وا جێبەجێ کرایە. بەڵام لە دوای 2000ەوە رووسیا خۆی دەگرتەوە و هەڵدەستەوە. ئەگەر تەماشا بکەیت لە 2000ەوە تاوەکو دەگاتە 2007 کۆمەڵێک کۆسب یاخود کۆمەڵێک خەتی سۆری جیهانگەرایی تێک دەشتێترێت. لە جۆرجیا مەسەڵ بۆ نمونە لە زۆر شوێنتر نامێ بچمە ناو تەفاسیلانە لەبەرەوەی ئێوە زۆربەتان ئاگدارن. پرۆژەی جیهانگەرایی دابشکردنەوەی ناوچەکە لەسەر بنەمای دەوڵەتی بچوو بۆ ئەوەی بتوانن حکومەتێکی جیهانی گەورە دروست بکەن وەک ئەوەی لە فەلسەفەی ڕۆژئاوا هەبووە، ئەوە بەشێکە لە پرۆسی جیهانگەرایی کە لە 2011 لە دوای بەهاری عەرەبی ڕا تەماشای دەکەیت تەکانێکی داخۆی گەیشتە سووریا، لە تونسەوە دەستی پێکرد گەیشتە سووریا. ئەو دەوڵەتانەی کە گرتیەوە زۆربەی لایەنگری سۆڤێتی پێشوو بوون و ئەگەری ئەوە هەبوو لە ئایدە ببنە هاوپەیمانی ڕووسیانی بستنە بەرەی هەلفەکەی تر. کە گەیشتە سووریا ئامانج ئەوە بوو لە ڕێگەی دروستکردنی دەواازەیەک یاخود لە ڕێگەی دروستکردنی دیوارێک لە مابەینی گەشە سندنەوەی رووسیا ئابلوقەی رووسیا بدەن. بۆ نمونە لە 2001 ئەوەی واشنگتن بوو سپتێمبەر، لە 2002 لە ئەفغانستان درا، لە 2003 لە عێراق درا. ئەمریکا بەو دوو شتە توانی نیمکەوانەیەک لە ئەفغانستان و لە نیمچە دوورگەی هندیەوە دابش بکاتن تاوەکو دەگاتە سەر کەنداوی عەرەبی. لە 2011 کە گەیشتە سووریا خەتەرەکە لێرە دەست پێ دەکات. لەبەر چ لێرە دەست پێ دەکات؟ دەیانەوێت دیوارێک لە بەردەم نفوزی رووسیا دروستکەن. ئێوە تەمەشاکەن لە 2011 تاوەکو 2014 حرەکەی کوردی لە ڕۆژئاوای کوردستان ئەوەندە بە خێرایی گەشە دەکاتن، تەنانەت دەگاتە عەفرینیش و 3 کانتۆن دروست دەکات و دەوێت ئەو کانتۆنانە بەیەکەوە دروست بکات، بەیەکەوە بڵچێنەوە. بەیەکەوە لە کاندنەوەی مانای وایە کردنەوەی ڕێگایەکی تر و گۆڕینی جیۆپۆلیتیکی هەموو ناوچەکە. لەبەر ئەوە رووسیا سووریا بە کەنارێکی خۆ لەسەر دەریای سپی ناوەڕاست حساب دەکات. کاتێک لە عەفرین تۆ دەتەوێت با بڵێن سیناریۆ دروستکردنی کانتۆنێک دروست دەکەیت لە لازقیە و عەفرین و لە ئەسکەندەرونە، مانای وایە ململانەیەکان یەکسەر سەر بووە کە دەگاتە 2000 تەماشا دەکەیت لە دوو لاوە دەیانەوێت ئابلوقەی رووسیا بدەن. لەلایەک لە دەریای ڕەش مەسەلەی ئۆکرانیا، لەلایەشیت کە لە ڕۆژئاوای کوردستان کە بەرەو کەنیا ئەوە یعنی هەم دەریای سپی هەم دەریای ڕەش کە دەواازەی رووسیا لەبەر ئەوە تەماشا دەکەیت لە 2014 رووسیا کاتێک هەوڵ دەداتن تەمان ئەگەر تەماشاکەن بە وردی لە کۆتاییەکانی 2013 زۆر ئیش لەسەرەوە دەکرێت کە قەرم دوورگەی قەرم با بڵێن دەواازەی دەریای لە رووسیا بستینەوە. لە 2014 تەماشا دەکەی مەسەلەی کورد دەگەڕێتە دواوە لەبەرەوەی رووسیا ئۆکرانیا دەگری. ئێمە ئەگەر وەکو یەک تەختەی جیۆستراتیژی تەماشای بکەین، تەماشا دەکەین مەسەلەی کورد وەکو 2014 بە شێوەک لە شێوەکان ئەگەر زۆریش نەڕۆیشتبی بڕۆک چوتە پێش. بەنسبەت باشوور ئێوە تەماشاکەن مەسەڵەن هیچ کەسێک لە باشووری کوردستان وەکو کورد خۆی هەوڵی نەدایە وەزمونە لەناو بە. یعنی هیچ دوژمنەکانی کورد لە باشووری کوردستان هەوڵی نەداوە بەو شێوەی خۆی کە هەموو لە 2000 هەتاوەکو 2000 ئەوە هەمووی بە شەڕی ناو خۆ و لێکدان، یعنی ئابووری کورد هەموو شتەکان لە خزمەتی تێکدانی ئەوەی بەڵام تێک نەچوو لەبەر چ لەبەرەوەی لە ڕووی استراتیژیەوە ئەمریکا دەڕۆیشتە پێش. لە 2014 خاڵی گەڕانە دواوەی مەسەلەی کورد دە ڕۆژئاوای کوردستان دەست پێ دەکات. سەرەتا لە کۆبانی دەستی پێکرد. سەرەتا لە کۆبانی دەستی پێکرد بۆ لە کۆبانی لەبەر ئەوەی کۆبانی کانتۆنی ناوەڕاست بوو، ئەو کانتۆنە هەردوو کانتۆنەکەی تر بەیەک دەبستەوە. ویستیان لە ڕێی کۆبانیەوە
عفرین لاتەریک بکەن چکە عفرین ئەو خاڵە بوو کە ئەگەر ڕاست بڕۆی بەناو ئەسکەندەرونە دابڕۆی 18 کیلۆمتر ئەگەر بسوڕێەوە لای لازقیە ئەوە 96 کیلۆمتر دەگەیشتە سەر دەریای سپیناوە ڕاست. لە 2014 مەسەلەی عفرینیان نەدا تورکیا ئەوە ببورن کۆبانی ڕێگەیان نەدا کۆبانی تێک بشتێ، بەڵام لە 2016 ڕێگایاندا تورکیا لە ئەدلب تا سنوورەکانی تورکیا 773 کیلۆمتر میلی چوارگۆشە بوو دەکات تقریبا نزیکەی 1200 کیلۆمتر داگیر بکە لە پەنای پرۆسەیە کە ناوی لەنا قەلغانی فورات. ئەوێ سەرەتای تێکشکاند لەبەر ئەوەی هەوڵیدا عفرین دابڕی. لە 2017 لە هەرێمی کوردستان بینیمان ئەو ڕووداوانە ڕوودا کە بەشێکی زۆر لەولایە خاچی کوردستانە دەستچوو. لە 2018 ئینجا لە عفرینیاندا ئەو لێدانانە حەز دەکەم بزانن ئەو شەڕانەی کە لە عفرین درا هەمووی بەڕێکەوتن نامەیە، هەمووی ڕێکەوتن نامەکە لەگەڵ ئەمریکایە لەگەڵ رووسایە لەگەڵ تورکیا، یعنی کۆمەڵێک زلهێزی جیهانی هەوڵیاندایە سازش بکەن لەسەر ئەوەی کە ئەو ناوچە یعنی عفرین باش شتێکتان پێ بڵێم ڕۆژی 5/2/2018 جمعە لەسەر شەموو لە عفرین درا. ڕۆژی جمعەکەی ئەو جەنەڕاڵی کە بەرپرسی قواتی ناتۆیە لە تورکیا چوو هەموو ئەو چەکانی ناتۆ کە لە تورکیای بەسەری کردەوە. لەبەرەوە مەسەلەکە مەسەلەیەکی زۆر گەورەتر بوو لەوەی باز دەکرێت. لە 2018 تەمەشاکەن هەرە 2016 تورکیا پرۆژەی پشتێنەی ئارام دەینتە گۆڕێ دەیەوێت لە دەریای سپیناوە ڕاستەوە لە عفرینەوە پشتێنەیەک دروست کات تاوەکو دەگاتە ئاخری نفوزیوی کە زینی وەرتەیە لە مەنتقەی وەرتێ ڕێک بجرابتان زۆر دیتدا. ئێستاش تەمەشاکەن تورکیا لەسەر ئەو زنجیرە سیانەی کە لە دەریای سپیناوە ڕاست درێژ دەبتەوە تاوەکو دەگاتە زینی وەرتێ دیواری دروستکردێ قەڵاتی دروستکردیە. یعنی سنووری مابینی ڕۆژئاوا و باشووری کوردستان 1100 کیلۆمەترە. لەو 1100 کیلۆمەترەی لە هەموو دەواازە گرنگەکان لە عفرینەوە بگرە تاوەکو دەگاتە ئاخر حدودی عراقی دیوارێکی دروستکردە کە 3 مەتر بڵندە مەترەکیش یعنی هەر دیوارەکە تەمەشا بکەی تەمەشا دەکەی دەڵێ سنووری کوردستان دیوار ڕێژ دەکرێت. لە 2019 هات سەرەکانی و گرسپی گرت و لە 2020ەوە تەمەشا دەکەی شەڕەکان لە زاخۆیە لەبەرەوەی دەوێت خەتەکەی تەواوکە ئەوەی زینی وەرتێژ ڕوودا ئاخر خاڵ بگرتی. ئێستا پرۆژەی یەکەم ماندی بوو. پرۆژەی یەکەم لەبەر ئەوەی لە ماوەی ئەو فترەیە لە 90ەوە تاوەکو دەگاتێت دوو پرۆژەی جیهانی دیکە هەوڵیاندایە شەڕ بکەن. هەموو شەڕەکان لەسەر یەک کوتلەی زەویە ئەوانەی کە لە بوارە ژێپۆلیتیکا دەکەن دەزانن هەموو شەڕەکان لەسەر یەک کوتلەی وشکایی گەورەیە کە پێی دەگوترێ ئۆراسیا ئەفریقا، بەڵام زیاتر بەو ئاخری زیاتر ئۆراسیایە. یعنی لە سەرەتای سەدەی 20ەوە شەڕ لەسەر ئۆراسیایە. هەموو نەزەرە ژیۆپۆلیتیکەکان باسی ئەوە دەکەن ئەو هێزەی بتوانێت ئۆراسیا کۆنتڕۆڵ بکە ئەو هێزە دەبێتە هێزێکی عالەمی. لەبەر ئەوە جیهانگەرایی ئەمریکا تەسەور دەکەن لە 1990ەوە کە لە عێراق درا لە ئاسیای ناوەڕاست تەمەشا دەکەی ئەمریکا ئەو کاتی لە هەموو کاتێک زیاتر هێزی خۆی دانایە بۆ ئەوەی ئابلوقی رووسیا بدا بواری دەرفاتبوون بە ئیمپراتۆری دێ بگری. بەڵام بەرامبەر هەوڵەکانی ئەمریکا دوو پرۆژێت کە هاتە گۆڕێت دوو پرۆژەیەکیان هەردووچیان پرۆژەی ئۆراسین. یعنی لە دەرەوەی ئۆراسیا پرۆژەی جیهانگەرایی هات، بەڵام لە ناو ئۆراسیاوە دوو پرۆژەی تر هات کە پرۆژەی ئۆراسی چینیەکان کە زۆر بە شوێنەیی زۆر بە سیاسەتێکی ئیسفەنجی واپەل داوێن جیهان دەگرن. ئەویش پرۆژەی ڕێگەی ئاوریشمە کە کوردستان کە مەبەست کە باس لە کوردستان دەکەم کە با بڵێن کوردستانی گەورە خەریتە وەکو جوگرافیا دەکەوتە ڕێک ناوەڕاستی ئەو پرۆژەی لەلایەش کەش پرۆژەی ئۆراسیای رووسیا. جیاوازی ئەو دوو پرۆژەیە چییە؟ ئەو دوو پرۆژەیە چین دەیەوێت لە ڕێگەی ئابووری و لە ڕێگەی گۆڕینی ژێرخان کۆنتڕۆلی ئۆراسیا بکە، بەڵام رووسیا دەیەوێت لە ڕێگەی هاوپەیمانێتیەوە هەوڵ بداتن
هاوپەیمانە کۆنەکانی کۆ بکاتەوە بۆ ئەوەی لە ڕێگەی ئەو دەوڵەتانەی کە لە چوارچەوەی ئۆراسیادان بەیەکەوە کۆیان بکاتەوە بۆ ئەوەی هەژمونی ئەمریکا لەو ناوچەیە نێرن. ئێستا ئێمە گەیشتین ئەو قۆناغی کە ئەو دوو پرۆژەیە ئێستا خەریکە باڵا دەست دەبن. باڵا دەستبوونی دوو پرۆژە مانای چییە؟ مانای ئەوەیە سەر لە نوێ کوردستان دەبێتەوە ناوچەیەکی تامپۆنی. ئێوە کاک دکتۆر کە باسی شەڕی ساردی کرد، شەڕی سارد لە 47ەوە تاوەکو 89 تەمەشا دەکەی کوردستان ناوچەیەکی تامپۆنی بوو لە مابینی زلهێزەکان، لە مابینی دوو جەمسەر، یعنی گۆڕەپانی شەڕ بوو. کاتێک زلهێزێک نامێنێ یەکێتی سۆڤێت دەڕوخێ، کوردستان دنیای دەکرێتەوە، دیوارێک بەرامبەری دەڕوخێ، دیوارەکەی بەرامبەری دەڕوخێ. ئێستا کە باسی شەڕی ساردێکی نوێ دەکەین، لە 2007ەوە بە فعلی شەڕی سارد دەستی پێ کردووە، لە سووریا دەستی پێکرد ئەو جارە، تەمەشا دەکەی خەریکە کوردستان دەبێتەوە ناوچەیەکی تامپۆنی. کە کوردستان دەبێتەوە ناوچەیەکی تامپۆنی، دیسان هەمان سیناریۆ بە شێوەیەکی نوێ دووبارە دەبێتەوە. لەبەر ئەو گۆڕانکارانەی کە ڕوو دەدەن نەتیجەی ئەوەیە کە دیسان کوردستان خەریکە دادەخرێتەوە. ئێستا کە کوردستان دەبێتەوە ناوچەی تامپۆنی مانای چیە؟ مانای ئەوەیە کە بەریەکەوتن ڕوو دەداتن. لەبەر ئەوە تەمەشا دەکەیت لە قۆناغی نوێدا ئەو جارە خەریکە کوردستان لەسەر دوو بنەما دابەش دەکرێتەوە. بنەمایەکی لەسەر بنەمای دیوار، یعنی عێراق لەگەڵ سووریا دیوارێکی دروست کرد تقریبا 600 و قسوور کیلۆمەترە. ئێران و تورکیا دیوارێکیان دروست کردیە، ئەویش تقریبا 639 600 ژمارەکانم پێیە، بەڵام هەر گرنگ بزانین دیوارەکە. سووریا و تورکیاش هەموو، ئێرانیش پرۆژەی دروستکردنی دیوارێکی هەیە. لەلایەک دروستکردنی لە یەکتر دابڕینی کوردستان ئەو جارە بە شێوەیەکی کردی، لەلایەکی دیکە دابەشکردنەوەی کوردستانە لە سەربنەمای گۆڕینی دیمۆگرافی. ئێستا کوردستان لەسەر بنەمای گۆڕینی دیمۆگرافیە دابەش دەکرێتەوە. ئێوە تەمەشاکەن باشووری کوردستان ئێستا دیمۆگرافیای گۆڕا. ڕۆژئاوای کوردستان کە لە عەفرین ڕاهات هەتا وەکو دەگاتە سەرەکانی و گورێسپی، دیمۆگرافیای گۆڕا. یعنی ئەگەر لە شەڕەکانی تر کورد شکستی هێناوی، ئێستا مەسەر دەڵێن ئەیلول کورد شکستی هێنا، لە پاش ساڵێکی خەڵک دیسان کۆبەوە بە سیای کەتەوە بە ناوی کوردایەتەوە دەستی بە شەڕ کردەوە. بەڵام ئەو جارە شکست نییە، ئەو جارە دۆڕاندنە. کەواتە ئێستا کە کوردستان بۆتەوە ناوچەیەکی تامپۆنی، دۆخەکە لە بەرژەوەندی ئێمە نییە گەر بەو شێوەی بیر بکەینەوە. لە کاتێکە لە ڕۆژ ئاوا دەدرێ ئێمە شەڕ لەسەر ئەوە بکەین ڕۆستەم نێر بوو یان مێبوو. دەبێ ئەمە بیر لەوە بکەینەوە شەڕەکە نە ئایدۆلۆژیە نە نەتەوەییە. مەسەلەی نەتەوەیی، مەسەلەی ئایدۆلۆژی وەکو چەکێک لە چوارچەوەی استراتیژیەتی گەورەتر بەکاردێت. تۆ بۆ ئەوەی بتەوێ خاشێک داگیرکردنی خەڵکەکەی وا پەروەردەکەی هانی بدا شەڕێک بکە. ئەوجە بە ناوی ئاینە، بە ناوی ئایدۆلۆژیە، بە ناوی چەپە، بە ناوی لیبرالیە، بە ناوی کۆڵێک. ئەو ئایدۆلۆژیانە هێزی نەرمن، ئەوانە بەشێکن لە استراتیژی، ئامرازێکن لە ئامرازەکانی استراتیژی. ئێمە دەبێت لە استراتیژیەکان تێبگەین. لەبەرەوە ئێستا لە ڕۆژ ئاوای کوردستان جا هەوڵە بۆ جارێکی تر دابەشکردنەوەی کوردستان. ئەو سێ پرۆژەیە ئێستا لە دانوستاندا، یعنی ئەو دانوستانە، ئەو دوو پرۆژە حەز دەکەم بزانن، ئەو سێ پرۆژەیە لەسەر دوو خاڵی سەرەکی هەیە، ئێمە دەبێت لە یەکیان زیاد بکەینەوە کە مشکلیان لەسەر هەبووە. ئەمریکا کە هات کە سیستەمی تاجەمسەری ڕاگەیاند، هەوڵیدا کە سیستەمی نێودەوڵەتی هەڵوەشێنێت. ئەو سیستەمەی کە دکتۆر باسی کرد لەسەر بنەمای دەوڵەت نەتەوە دروست بوو. ئەمریکا کە باسم کرد سیستەمی جیهانگەرایی هەوڵیدا کە سنوورەکان دابەش بکاتەوە لەسەر بنەمای با بڵێن ئەلکترۆنی، لەسەر بنەمای سناعەتی بچووک. ئەوە دژی با بڵێن ئەوانەی تر چینە، رووسیا کە دوو زلهێزن ئێستا لە دوو زلهێزی ئۆراسین شەڕی پرۆژەی ئەمریکایان کرد، لەگەڵ ئەوەی بوون کە دەبێت سیستەمی فیستیڤالیا بمینێتەوە. لەبەر ئەوەی پێیان وابوو کە دابەشکردنی ناوچەکە هاوپەیمانەکانی ئەوان بچووک دەکاتەوە
کە بۆ نمونە پرۆژەی ئۆراسیا کە لەسەر بنەمای دروستکردنەوەی هاوپەیمانیە ئەو دەوڵەتانەی کە دەبنە هاوپەیمانی رووسیا نامێنن و بچووک دەبنەوە کەواتە پرۆژەکە چ دەکات یاخود چین لە زیاتی ئەوەی بێتن لەگەڵ ئێران کە چوارچێوەیەکی جوگرافی زۆر گەوری لە بەردەستدایە باز لە ئەوەی بکاو ڕێککەوتنامە لەگەڵ کا و گرێبەستی لەگەڵ کا بۆ ئەوەی بە ملیارات دۆلار ژێرخانی ئابووری لە بۆ ڕێک بێختەوە دەستی دەبێت ناچار دەبێت لەبەر کۆمەڵێک لەبەر ئەوانە دژی سیستەمی نێودەوڵەتی بوون لەگەڵ سیستەمی نێودەوڵەتی بوون بەڵام دژی سیستەمی جیهانی بوون دەیانگوت ئێمەش زلهێزین پێگەمان هەیە لەسەر سیستەمی نێودەوڵەتی دەبێت لەسەر سیستەمی جیهانیش پێگەمان هەبێت بۆیە کێشەکەیان لەسەر ئەوەی بوو لەسەر سیستەمی جیهانی و ئەمریکا سیستەمی تاکجەمسەری هەتا وەکو بۆ ئاخری ئەمریکەکان خۆشیان قسەیان کەتەناوێت کە ئێمە دەبێت سەرکردایەتی جیهان بکەین بەڵام نابێت کۆنتڕۆلی جیهان بکەین نابێت حکمی جیهان بکەین دەبێت بەشداری خەڵک پێ بکەین ئێستا ئەمریکا بەشداری بە رووسیا دەکات بە چین دەکات بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئەو شتانە لە حرەکاتەکان دیارە ئێستا ئەمریکا لە سیستەمی تەبعاً تێکشکانی سیستەمی نێودەوڵەتی لە بەرژەوەندی کورد بوو قوارە دروست بوو هەرێمی کوردستان دروست بوو لە هەرێمی کوردستان دوو قوارە دروست بوو وانە لە ڕۆژ ئاوا قوارە دروست بوو بەڵام کاتێک ڕێک دەکەونەوە لەسەر گەڕاندنەوەی سیستەمی نێودەوڵەتی تەماشا دەکەی ئەمریکاش دێ تورکیا بە کورد نادا ئەمریکا دێ دەڵێ فەرمو تورکیا چی دەکەی بیکە کە سیستەمی نێودەوڵەتی ئێستا دەگەڕێتەوە لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە دەبتەوە ناوچەی تامپۆنی کەواتە سەدەی نوێ بە پێچەوانەی ئەوەی دەگوترا کە سەدەی 21ەم سەدەی کووردە بۆ چۆنی من کورد ئەو دەرفەتەی بۆی هات لە ماوەی 35 ساڵی نەیتوانی خۆی ڕابگری تاوەکو معادلەکان گۆڕان ئەو کاتە کورد وەکو لاعیبە دیسان دەکرێتەوە قوربانی لە سیستەمی جیهانی ئێستا سیستەمی تاکجەمسەری حەز دەکەم بزانن خطوەشت کە گەڕاوە دووەوە لە استراتیژی عسکەری 2026 کە چەند ڕۆژێک لەمەوبەر بڵاو بۆوە ئەگەر تەماشا دەکەن ئەمریکا دەڵێ ئێمە لە ڕووی ئاسایشەوە ئاسایشی ناوەخۆ و چاردەوری خۆمان دەپارێزین مانای چییە؟ مانای ئەوە یەک لەو سیناریۆانەی کە لە بۆ سیستەمی جیهانی ئایندا گفتوگۆی لەسەرکرایە دابەشکردنەوەی سیستەمی جیهانی لەسەر بنەمای کیشوەرەکان لەبەرەوە تەماشا دەکەی ئێستا ئەوروپا و ئەمریکاش لێک دوور دەکەوتەوە ئێستا عمقی جیۆپۆلیتیکی ئەوروپا فەڕەنسا ئەڵمانیا ئێستا بە ئاشکرا کۆمەڵێک ئیتیجاهات هەیە بەرەو رووسیا دەڕۆن ئەوە ڕۆژێک کە سەرۆک وەزیرانی ئیتالیاش گوتی ئێمە پێویستە لەگەڵ رووسیا قسەی بکەین لە کۆتاییدا دەپرسین ئێمە کورد دەبێت چی بکە ئەوە دۆخەکە بەو شێوەیە سیناریۆیەکان بەو شێوەیە بەڵام کورد دەبێت بیرکردنەوەی خۆی بگۆڕی ئێمە ناکرێت چیتر لە دوای کتێبەکان بین لە ڕوانگەیەکی با بڵێن تاریخیەوە یا لە ڕوانگەی کۆمەڵێک شتەوە کۆمەڵێک ئەزمموی ڕابردووەوە سەیر ڕووداوەکان بکەین ئەمە وابوو ئەمە وای کرد ئەوە ئایدۆلۆژی ئەوە نازام چییە دەبێت کورد ڕۆشنبیری کورد بیر لەوە بکاتەوە تەنها ڕەخنە نەگرێ ڕەخنە لە ئەو حزب ئەوانەی لە کوردستاندا هەن ئێستا حزب نەمایە یعنی بەفعلی ئێستا هەرێمی کوردستان نەمایە یعنی ئێمە لەگەڵ وە هەمتەمان شتێک نەمایە یعنی بەس ئەوەندێ یعنی لەناوەوە داهێزرایە بەشێک ئێستا تورکیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ حکمی دەکات بەشێکی تر ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ حکمی دەکات کەواتە دۆخەکە گۆڕایە بەڵام ئێمە لەبەر ئەوەی لە ڕووی هەستەوە تەماشا دەکەین احتراف پێ ناکەین لەبەر ئەوە بە بۆچوونی من قۆناغی ڕەخنە و قۆناغی قسەکردن لەسەر ئەوەی چۆن بووە دەبێت ئەو قۆناغە تێپەڕێنین خاڵێک دابنێین ڕۆشنبیری کورد دەبێت بە یەکەوە کۆبێتەوە لەسەر بنەمایەکی جیۆستراتیژی لەسەر بنەمایەکی جیۆستراتیژی استراتیژیەکی نەتەوەیی نیشتیمانی دابنێ کە چۆن ئیدارەی سەرچاوەکانی هێزی خۆی بکە ئێمە ئێستا ئێمە کارتین چۆن هەوڵ دەدەی لە کارتبوون خۆت ڕزگارکەی زۆر کەسەوە بە ئۆتۆپیا تێدەگا بەڵام دەبێت لەسەر بنەمای جوگرافیای کوردستانەوە ئیش بکەی پارسە ئیش دەکەی بوویتە واقع شتێکە بەڵام تۆ دەبێت استراتیژیەتێک دابڕێژرێ موسسەیەکی نیشتیمانی دابڕێژرێ لەدەر یعنی موسسەیەکی نەتەوەی نەک حیزبی یعنی کۆمەڵی خەڵک کۆ دەبتەوە حیزبێک دادنێ و فلان کە دەوڵەت و
پشتگیری دەکا و بەناوی مەسەلەیەک مەسەلەی نیشتیمانێک و وڵاتێک ئیش دەکات و بە کەیفی خۆی قوربانی پێدەدا ئەوە دەبێ ڕۆشنبیری کورد واز لەوانە بینی ئەو قۆناغا خەریکە کۆتایی پێدێ دەبێت بیر لەوە بکاتەوە کە زۆر زیاتر زەدەر ناکە چۆن بە پەیوەندەکانی خۆی دادێتەوە لەگەڵ دەوروبەر بە پەیوەندەکانی لەگەڵ ئێمە یعنی دوژمنداریەکمان بۆ دروست کراوە بەبێ ئەوەی خۆمان دەورمان تێدابی لەبەر ئەوە بە بۆ چۆنی من کورد دەبی ئەو پرۆژە استراتیژە دابنێتن ئەو پرۆژە استراتیژیەش ناتوانێت دابنێ ئەگەر بە هەموو چەمکەکان دەستەوە دەبێت بە جورئەتەوە بە هەموو چەمکەکان دابستەوە بڵێتن 100 ساڵی ڕابردوو ئێمە وەکو کارتێک بەکار هاتینە هیچ مەسلەیەک نەبووە بە ناوی مەسلەی کورد ئێمە لە کێشەی خۆمان تێنەگەیشتینە گەورەترین کێشە لە کێشەی کورد ئەوەیە کە ئێمە لە کێشەکەی خۆمان تێنەگەیشتینە تۆ چۆن دەتوانیت کێشەک چارەسەر بکەیت ئەگەر بێت و تێنەگەیشتنی لەبەر ئەوە دەبێت دان بەوە دابنین ئێمە وەکو کارتێک بەکارهێناینە هەر کاتێک ئەمریکا خیانەت ناکە تۆی خیانەت لەگەڵ خۆت دەکەی بیر ناکەیەوە کە تۆ پێگەی تو لەکوێیە ئەمریکا دەوڵەتێکی زرهێزە هاتووە بەکارت دێت بۆ ئەوەی لە پرۆسەی بەکاردوون ڕزگاربی دەبێت پێناسەی مێژووی 100 ساڵی ڕابردووی خۆت بکەیەوە دەبێت چەمکەکان سەر لە نوێ دابڕێژیەوە دەبێت بەرەو ئایندە استراتیژەتێک دابنێ ئەو استراتیژەتە لەسەر بنەمایەکی جیۆستراتیژی فراوانبی بۆ ئەوەی مەسەلەی کە جینۆساید لە کوردستان هەیە ئێستا لە ڕۆژئاوای کوردستانی ئێستا تەماشا دەکەی لە ناو ئێمە گفتوگۆیەکەیە کە هیچ پەیوەندی بە گفتوگۆ هەیە ململانەیەکی ئایدۆلۆژی هەیە کە ڕێگە بۆ شتی فراوانتر و شتی ئەوەتر خۆش دەکات بەڕاستی ئەو بابەتە ئەگەر زۆری یعنی بابەتێکە کە زۆر دەینی قسەی لەسەر بکەین بەڵام من وەکو سەری خاڵەکان وەکو سەردێر باسم کرد بۆ ئەوەی بوار بۆ جەنابتان بێنمەوە کە بتوانین بەیەکەوە گفتوگۆ لەسەر ئەو بابەتە بکەین زۆر سپاستان دەکەم زۆر سپاس کە توانەتان هەبوو تااقەتان هەبوو گوێتان لێگرتم زۆر سپاس کاک بوران جەنابەت با بڵێن پیاچوونەوەیەکی مێژوویت کرد بۆ دۆخەکە من ئەمەوە پرسیاری ئەوە لە جەنابەت بکەم ئایا دۆخی ڕۆژئاوا ئەگەر حکوومەتی شەرع و قەسەدا نەیانتوانی بگەنە ئەنجام بەڕای جەنابەت دۆخی کورد چۆن ئەیبینیتەوە و بەرەو چ ئاقارێکە ئەڕوات زۆر سپاس سڵاوتان لەبێ بەڕاستی زیاتر پرسیارەکەی من بۆ دکتۆر کامەرانە ئەوەی کە بەشدار بووە لە شۆڕشی شەستەکان و ئاگادارە مەسەلەی 75 چی ڕوویە ئەو کاتە پرسیار هەبوو ئایا چی بکەین ئەو کاتە جا جوابێک نەبوو ئەوەنە جواب هات بەڕاستی کە دابش بووین بۆ نازام چەند فرقە و هەر یەکێکیش دوشمن یەکتری بوو ئەو کاتە و ئێمەی کە چوینە دەرەوە ئەو کاتە هاتینەوە بەسەر باڵێن وەزعێکی ئەوانە باش نەبوو دکتۆر کامەران وتی با ئێمە بیر بکەینەوە جارێکی تر ئێمە وشەی ئێمە کەین یعنی ئێمە لە نەوەتەکان لە دەرەوە وشەی کوردستانیمان بەکارهێنا ئێمە کوردستانین جەماعەتێکی زۆرەی وتنا ئێمە کوردین اینجا کاک دکتۆر کامەران ئێمە کەین ئێمە کوردستانین یا ئێمە کوردین جوابی ئەوە احتیمال دەکاتە سەر بەڕاستی هێزەکان ڕۆشنبیر دەوری نەبووە ئێمە چاکە زانین کە ڕۆشنبیر بەداخەوە غائبە ئەکادیمیەکانیشمان غائبن نۆکو هەر ئەکادیمی ئەگەر تەماشای تۆ 1000 با بڵێ نەتڕۆحی دکتۆرا و ماستەر بکەیت نابینیت بەڕاستی شتێکی تازەیە شتێکە لاساییە و دووبارەیە و ئەرشیفێکە تەرجمەیە کات و ئیکێنێت ئایا عەقڵی کوردی لە 2026 توانایەکی هەیە بە شێوەیەکی ئیبداعی بیر بکاتەوە بۆ خۆی هەتاکو ئەم بەکارهێنانە ئەمە وشەیەکی عەرەبی هەیە لە تەوظیف ئێمە لە هەموو قەرنی 20 و لە ڕۆبع قەرنی یەکەمی 21 تەوظیف کراوین
ئایا ئێمە ئەتوانین تەوزیفی خۆمان بکەین؟ سوپاس. دەستخۆش زۆر سپاس بەهرەخان فەرموو. ئێوارەتان باش زۆر سپاس بۆ هەردوو جەنابی دکتۆر بەڕاستیەکە بوو لە دکتۆر برهان زۆر بە جوانی 100 ساڵی ڕابردووشی کردەوە بەڵام ئێمە تا ئێستا توانین بڵێن میلەتێکی خێڵەکین لەو 100 ساڵەیە هەشتەکان هەمووی ئەوەی تا ئێستا 32 ساڵە سەلماندێک ئێمە نەمانتوانیوە فەشەلمان هێناوە دێمەوە سەر جەنابی کاک دکتۆر گۆران بەڕاستی پێویستە ئەو نقطەیە دابنرێ سەرەتایەکی تازە و ئەجندایەکی تازە دروست بکرێ ڕۆشنبیرانی کورد لە هەر شوێنێکە یەک گرێ بەرنامجێکی تازە ئێمە خوێنمان هەر ڕژەیە هەر لێ ئەدرێن هەر ئەڕخین کاتە با بە بەرنامە بە ئەجندا بێت واز لە خێڵەکی و عەشیرەت و ئەمە ئەوەیە و ئەمە ڕابردووە هەمووی فەشەلی هێنا ئەو مناڵی کەمەم کەمژەی لە دەمایە ئەوە ئیسپاتی کرد کە ئێمە هەمومان کوردستانمانەوە حزب نادگەێنێتە هیچ شوێنێک. ئەم کاتتان باش لەشتان ساغ بێ ئەو دوو کاک دکتۆر هەردوو کاک دکتۆر بە ڕێزان بابەتێکی چاچیان وروژان بەڵام من ئەوەندە ئاڵێم ئایا لە مێژووی نەتەوەی خۆمانە ئەگەر ڕۆبچینمە مێژوومانە ئێمە زۆر بارمان بۆ ڕەخساوە هەر لە کۆنەوە چ لە کوردستانی سوورەوە کە بەدەستی ستالین موامەرەکەی لێکراوە ناوچوو بەداخەوە چێ لەو کیانانەی کە خۆمان هەمان بووە کە زیاتر عەشەرگەری و خێڵگەرێتی لە ناوی بردووی من لێرەوە پرسیارەکەم ئایا لە ناو کووردا چۆن ئەڵێ سەرکردەی محەنەک دروست بۆ هەتا ئێستش یا سیاسەت مەدار من شکم لەوەیە کە ئەو دووشتەمان هەر نییە نیهایین هەتا ئێستش لەبەر ئەوەی ئێستا زۆروفێکی تایبەت هاتووە کە بەڕاستی هەموو کوردی یەخستووە ئەو کارەساتی کە بەسەر کوردی سووریا هەبراکانمان لەوێ بەڵام بەداخەوە ئێشتا مخۆمخۆی بەش بە شێرمان هەیە بۆیە ئەو شاعرانە وتیانە کورد ئەبەد ناگاتە مەقسەد نەوەکەری بێگانەیە دوو لە ڕوویەوە هەر لە گەورە تا بچووکی شێت و شەیدای عانێ زۆر دەستەکانە خۆش بێ کاک دکتۆر ئومێد فەرموو. ئێوارەتان باش زۆر سپاس بۆ دکتۆری بەڕێز بە حقیقەت بابەتی زۆر و دوو گرنگ بوون من زۆر بە مختصری لەسەر یەک پۆین لەسەر یەک خەڵ قساکەم ئەویش ئەوەیە کە کۆی گشتی تێزەکە ئەو سوورەیە دروستەکە کە سیاسەتی نێودەوڵەتی بەرژەوەندی زلهێزەکان محڕکی سەرەکی هەموو جوڵانەوە سیاسیە گرنگ و گەورەکانە و چارەنووسی نێتەوەکانە لە مەنتیقەیە قسەکەی من ئەمەیە ئیرادەی شۆڕژگێڕی و بزوتنەوە شۆڕژگێڕەکان بزوتنەوە ئازادی خوازیەکان لە مەنتیقەکەیە دەتوانێت چ دەورێک ببینێەوە چ ڕۆڵێکی لە مەسەلا ببینێ من شخصی خۆم لەگەڵەوەی کە مختانی ئەم باوەڕم بە دەوری وڵاتە زلهێزەکان هەیە بەڵام باوەڕشم بەوە هەیە ئیرادەی ڕاستەقینەی شۆڕژگێڕی پەروەردەی تێکۆشان و خەباتی ڕاستەقینە و ئیرادەی شەڕ دەتوانێت زۆر حەسمی بابەتی گرنگ بکات لە نزیکترین مێژوو لێمانەوە خۆرئاوای کوردستان شەڕی گوبانێک کە جەنابی دکتۆر کامەران باسی کرد ئەو شەڕە هەتا 2 هەفتەشکە داعش نیوەی شاری کوبانەی کردە بوو ئەمریکا هێشتا داخولێکی نەکرد بەڵام مقاومەتی سەرسوڕهێنەر و ئیرادی ڕاستی ئەو هێ شەڕن کە کورد نیشانیدا وایکردنەوە یەکگرتوەکان و خەڵکی تر بێتە سەر من یەکەم لە دوان لە بیرمە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان گوتی جیهان بەداخەوە بێ بۆ کەوتنی شارێکە خەڵکەکەی بە هەموو ئازاتێکە و بەرگری لە خۆی کرد و ئەمە وردەوردە ئەمریکای هێنایە سەرخەت یعنی ئەوەی کە ئەمریکای هێنایە سەرخەت بۆ دامکردنی یەپەگە و کورد لەوێ نەخشەیەکی جیهانی و استراتیژیکی دەولی نیە بەقەدەوەی ئیرادەی ئەو بزوتنەوە کوردیە خۆیەتی لەوێ و لە کوردستانی عێراقیشتا ئەکرێ مەشەدی لەم شێوەیە هەبێ و لە تاریخی مەنتیقەکەشان نموزجی لەو بابەتە زۆرە کە دەوڵەتی عوسمانی ئەڕوخێ کە دەبابەکانی وڵاتانی هاوپەیمان لەسەر ئەستەمبول لولەی دەبابەکانی لەسەر ئەستەمبول بێ شەڕەکانی مستەفا کەمال لە شەڕی سەکاریا و لە شەڕێکی تر بەرامبەر یۆنان و هاوپەیمانەکان بەجرای تاریخی گۆڕی و دەوڵەتی تورکیای تازەی بنیاتنا کە بەشێک نەبوو لە ئەجەندای وڵاتانە بۆیە من یعنی پێم وایە ئیرادەی شۆڕژگەری زۆر شتە گۆڕێ حەقە ڕەچاو بکرێ و زۆر سپاس. من زۆر چێژم لێبینی لەو بابەتانی کە باس کرا پرسیاری زۆرم لا دروست بوو یەشێک لەو پرسیارانەی لای دکتۆر کامەرانەوە دەست پێەکەم کە باسی جەنابەت کرد مێژووی بزافی سیاسی کورد پرسی کورد 100 ساڵ وەکو کارت بەکاردێنراوە بەڵام ئەبێ پرسیارەش لە خۆمان بکەین ڕەوایەتی پرسی کورد لەکوێوە سەرچاوەگرێت بەڕای من کێشەکە لەوایە نیە تۆ وەکو کارت بەکارهێنی بەڵکو تۆ چۆن کارتبوونی خۆت بەکارهێنیت بۆ ئاڕاستەی کە خۆ دەیەوێت چونکە تۆ گەلێکی وا بشوشیت لەناو هەموو زلهێزانەیە
وەکو چۆن ئەڵێیت ئەو سەرۆک وەزیری بەلجیکا تۆ لەسەر مێزی گفتوگۆ نەبی لە لیستی خوراوەکانیت چۆن خۆن بەکارێنی ئەو زەی خۆ لەکوێ بەکارێنیت یعنی ئەوە خاڵێکی زۆر گرنگە دوو هەمیش مەسەلەی ڕووناکبیرەکان کوک بەرپرسیارەتی ڕاستە بەرپرسیاتی لەسەرە بەڵام ئەوەی کە پرسی کوردی هەڵگرتو ئاڵاکە هێگرتو ڕووناکبیرەکان نین بۆ دکتۆر بورهان نازانم جەنابتان لەوانەیە بەسەرما تێپەڕی بێت باسان نەکرد ئایا قەیدانی سیستەم کێشەی دەوڵەتەکان دروست دەکاتیان کێشەی دەوڵەتەکان خۆی هۆکارەکە بۆ قەیرانە سیستەمە نێودەوڵەتی کە هەیە خاڵێکی تریش بەڕێستان چەندان ناوی ترتان باس کرد ئەو بیرمەند و سیاسی و لە فۆکۆیاما و مادلین ئۆربرایت و خەڵکانی تر کە باسی کێشەی سیستەمەکەی باسی پرسی دەوڵەتەکەی باسی کەسێکی کوردت نەکرد من لە دەرەوەی پەکەکە سەی دەکەم ئۆجەلان کە هەموو کتێبەکانی باسی کێشەی دەوڵەت و سیستەمە هیچ نازانم جەنابەت خوێندە و ئاماژت بۆ ئەو نەکرد خاڵێکی تر ئەوە پرسیارە بۆ دکتۆر بنهان ئاسۆی کورد چییە ئیتر ئەوەی کە وەکو بکارێک ببێت بە بکارێت نەک بەکارهێنراوێک لە کوایی بدۆزینەوە لەم سیستەمە جیهانی کە ئێمە بەرەو فرەجەمسەر ئەڕۆینیاننا دەستەکانە خۆش بێ سوپاس چیمەنخان فەرموو سڵاوتان لێبێ دەستخۆشی لە هەردوو بەڕێزانەکەم بابەتێکی گرنگە و بابەتێکی ڕۆژە کاک دکتۆر برهان بەنسبەت ئەوە جەنابوتی پێشبینیکردن شتێکی قورسەیە بڕوام پێنیە بەڵام من حەزەکەم لەسەر زەوئی ئەو ڕابردۆی باست کرد ئەو هەموو سیستەمە و ئەو دەرفەتانەی جاری وایە هاتۆتە بەردەستی کورد نەیتوانیوە سوودی لێوەربگرێ لەسەر زەوئی ئەوانە ئەگەر نەڵێن پێشبینی چەند خاڵێک باس بکەیت کە ئێستا زەرورە کورد بیکە بە تایبەتی ئێستا کورد لە قۆناغێکایە ئەم یەکدەنگیەی هەیە کە خۆرسکانەیە بەبێ ئەوەی کە تەوجێه کرێ لەلایەن هیچ حیزبێکەوە کە لە 34 ساڵی ڕابردوواشتی وا ڕووینەیەوە کاک دکتۆر کامەران زۆر باسی سیستەمی جیهانیت کردم ئێستا جیهان لە بەردەم سیستەمی تازایە ئەوەی استراتیجێتی نیشتیمانی ئەمریکا کە بڵاو کراوەتەوە حتا ناوی لێ ئەندرە استراتیجێتی ئیدارەی ترەمپ لەبەر ئەوەی بەڕاستی تعبیرەکە لەو دۆخەی کە هاتۆتە ئاراوە ئێستا دۆخێک نییە کە لەسەر مافی مرۆڤ و لەسەر هێنانەکایی سیستەمێکی دیموکراتی بۆ گەلان کار بکەن هەدەفی سەرەکی بەرژەوەندی ئەو وڵاتە زلهێزە لەکوێ مەترسی ئەکەوێتە سەر حتا کارەکانی ئەگەر لە وڵاتێک بات لەبەر ئەوەیە کە خزمەت بەوە کە قوتبی تازە سەر هەڵبا ئێمە زانین کە ئەو قوتبانەی سەرهەیان هەڵاوە بەرامبەر بە ئەمریکا مەسەلەن سینە و هەندیش لەوانەیە لە داهاتوە زۆر وڵاتی تر لە استراتیجێتەکە ئەوەی زۆر سەرنج ڕاکێشێ ئەوەیە کە ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی کە لەگەڵ دەوڵەتی مرکزیایە و لەگەڵ مرکزیەتی دەوڵەتایە کە ئێمەی کورد چەند ساڵە ئەمریکا بە پشتیوانێکی خۆمان نەزانین ئەبێ خوێندنەوەیکی تازەمان هەبێ بۆ ئەوە کە چیتر ئەمریکا وڵاتە مرکزیەکان ناڕۆخێنێ لە بەرخاتری ئەوەی کە دیموکراتیەت و مافی مرۆڤ بەدەستبێنێ و ئیلا بەرژەوەندیەکانە ئێمە خوێندنەوەیکی تازەمان هەبێ بۆ ئەمە ئەو کە سەرۆکی فەنزوێ لە هینەکات تەنها لەبەر بەرژەوەندیە لەبەر شتی تر نییە لەبەرسپاس بۆ هەموو لایە ئەم کاتتان باش دەستخۆشی لە دکتۆر بورهان و دکتۆر کامەرانەکەم دەستخۆشی لە ڕێکخراوی ئازادبوونەکەم هیوادارمەوە هەنگاوی یەکەم بی بە دوای ئەو پرسیارە وێڵ بین و بۆی وەڵامێکمان دەستکەوێت چی بکەین کە بەڕاستی کاتیەوەیە وەڵامی ئەو پرسیارەمان دەستکەوێت چی بکەین خەڵک لەسەر شەقامە کە گومان لەسەر نەتەوەی کورد و کوردبوون هەیە پێم وایە ئەم 4-5 ڕۆژە وەڵامی هەموو پرسیارەمان پرسیارانە وەرگیرایەوە بۆیە کاتیەوەی لە وەکو دکتۆر کامەران فەرمووی لە شتی ئەکادمی و لە دراسات وانە دەرچین و بین نقطە لە سەحرف دابنین ڕێکەوتنی لۆزان مەقبەرەی کوردستان بوو لەو ڕۆژەکە مۆر لە سنوورەکان درا و دەوڵەت دروستکرا و کورد پارچە پارچە بوو کە تا ئەمڕۆ دەکاتە 130 ساڵ شتێکەیە کە لەگەڵ سیستەمی جیهانی کە باوە کە سیادە و سەروەری وڵاتان نابێ پێشەل بکرێ و ئێستانیش لە هەموو ئەو لێدوانانێکی گوێمان لێبێ ئێمە لەگەڵ سەروەری و سربەخۆی خاچی عراقین لەگەڵ سربەخۆی سەروەری خاچی تورکیان و سووریان و ئێرانین کە بەیانی ئێرانی شوای لێبێ ئێستا ئەوانی کە لە ڕەوەندی ئێرانی کە لە دەرەوە مزاهراکەن و خۆپیشاندانەکەن بڵێن جالی کوردی کۆنتاکتمان لەگەڵەکەن ئەڵێن لە ئێستا ڕاداوای سەروەری خاچی ئێرانەکەن کە هینابێ
ئێمە ئەبێ بە دوای وەڵامی ئەو پرسیارە بڕۆین ئایا ئێمە بێ هەر سیاسەتی خۆگونجاندن بەکاربێنین وەکو کوردی عراقی و کوردی سووریایی و کوردی تورکیایی و کوردی ئێرانی داوای مافی خۆمان بکەین لەناو دەوڵەتانە ئەمە پرسیارێکە یان فعلەن ئەبێ زانایان و دانایانمان بیرکەینەوە ئێمە لە زەمانێکە ئاژین زەمەنی لۆزان نیە زەمەنی ئەنتەرنێت و ژیری دەستکرد و ئەوانەیە ئەنی ئێستا لەم ڕۆژانەی کە ڕابردوو ئێمە دەوڵەتێکی معنەویمان بینی ڕاستی ئەترافمان پێ نەکرایە بەڵام لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان دەوڵەتێکە بوو ناوی دەوڵەتی کوردستان بوو ڕاستە سنووری هەیە بەڵام خەڵکی خۆمان ئەو سنوورانەمان هەڵگرت پرسیارەکەی من ئەوەیە چی بکەین ئایا سیاسەتی خۆگونجاندن بەردەوام بین لەم چوارچێوەیە یان ئەبێ ینی ئیتر لێرە بەڕون و ڕاشکاوی واز لە کزۆڵی و پاڕانەوە و ملەتێکی هەژارین و داماوین و پارچە پارچە کراوین یان دەنگمان زوڵاڵ بڵێ میلەتێکین و نەتەوەیەکین و هەین و بە بەڕون و ڕاشکاوی داوای مافی خۆمان بکەین و بیر لەسەر بنیادنانی تاچی کوردی بکەین ئەم تاکە دارزاوە ڕوخێنراوە نقطەیەک لەسەردا بدرێت کە ئەوش ئەرچی بیرمەندان و شارەزانە و زۆر سپاسانە دەستە خۆش بێ کاک سلەیمان زۆر بۆ ئەنی بۆ بیرهێنانەوە لەم ماوەیە برای بەڕێز ماشەفیقی حازی خدر سێ کتێبی زۆر دانسخەی تەرجەمەی کوردی کرد یەکێکیان هێلێک بەنێو لەمدا بوو کە تعبیر لە واقعی ئەمڕۆکە جێمز بار نووسیوێتی ئەوەی تریان ئایا کورد بوویتە بەردەباز دکتۆر کامەران وتی ئێمە بووینە بەڵێ ئێمە بووینە بەردەباز مە ڕسالێکی دکتۆرای حەزەکەم بە ڕێزانە بیخوێنە بۆی براین ڕۆبەرگێس نووسیەتی کتێبێشتری شای ئێران و کوردی عراق و شیعی لوبنان وەڵامی هەموو ئەو پرسانەمان دەستەکەوێتەوە کە تا ئێمڕۆ ئێمە بەکاراتین و چیتر بکەین چی بکەین بۆی بەکارنین دەستان خۆش بێزارێت لەگەڵ ئاگرەکەیە کێشت نەبێت بەڵام خەریکی دووکەڵەکە بیت لەگەڵ قەندیلە ئاشتیت هەبێ و لەگەڵ ئۆجلانە ئاشتیت هەبێ بەڵام جێنۆسایدی ڕۆژاوای کوردستان بکەیت من پێم وایە هەر خولەکێک ئەڕوا ضرورەتی ساغبوونەوەی پەیوەندی قەندیل بە ڕۆژاوای کوردستان زیاتر دێتە پێشەوە لە دانیشتێکی کۆمەڵایەتی فێرێ قسەی من ئەوە بوو کە شکستی ڕۆژئاوای کوردستان دەبێ گرێ دەینەوە بە قەندیل سەرکەوتنی ئاڵای ببرن شکستی ڕۆژاوای کوردستان دەبێ گرێ دەینەوە بە قەندیل سەرکەوتنی ڕۆژاوای کوردستان دەبێ گرێ دەینەوە بە قەندیل پرۆسەی ئاشتی لەو لاشەوە کۆتایی تێرۆر لە پێش ئیمتیحانێکی گەورەیە ڕۆژئاوای کوردستان بە پەیوەندی لەگەڵ قەندیل لە پێش ئیمتیحانێکی گەورەیە وەک چۆن ڕۆژاوای کوردستان بەرامبەر بە دیمەشق ئەگا بەچی لە پێش ئیمتیحانێکی گەورەیە ئەمانە هەمووی دەبی بەیەکەوە کۆکەینەوە بۆ ئەوەی بگەینە نەتیجەیەکی باشتر چونکە تورکیا لە دیمەشق گرنگترە ئەمڕۆ بۆ دواڕۆژی ڕۆژئاوای کوردستان ئەوە ڕێی خۆمە کەواتە کێشەی ڕۆژئاوای کوردستان فراوانترە لەوەی کە لە چوارچێوەی سووریادا ئێمە یەکلای بکەینەوە و هەندێک ئاماژەی ئەوە دەرکەوتون کە ئیتر ئەو برایەتی گەلانە ئەگەری ئەوەی هەیە لە ڕۆژئاوای کوردستانە بنێژرێت من ئەوە وەکو ئەگەرێک تەماشای ئەەکەم زۆریش سەیرە خەڵکێکی زۆر باوەڕی بەوە کردووە کە تیوری برای گەڵان شتێکی نوێیە یا گەلان ببوورە بێ ئاگا لەوەی کە لە باشووری کوردستان زۆرترین وشەی برایەتی لەگەڵ عەرەبە وتراوەتەوە تەنانەت لە ژێر سێبەری ئەنفال و هەڵەبجەشە ئێمە هەر ئیسرارمان هەبوو ئێمە براین مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە 1937 تێزی برایەتی گەلانی لە چوارچێوەی برایەتی کورد و عەرەبە باس کردووە لە نامیلکەیەکە کەواتە ئەمە تاقی کراوەتەوە ئەزمون کراوە شتێک ئەزمون کراوە تۆ بە نوێ ئەیفرۆشیتەوە من پێم وایە لێرە کێشەیەکمان هەیە دەبێ بوەستین بیرێکی تری لێ بکەینەوە لەبەر ئەوە من پێم وایە بەقەدەر ئەوەی ئەڵێمەوە بەقەدەر ئەوەی چارەنووسی ڕۆژئاوای کوردستان بە دیمەشقەوە بەستراوە بە قەندیل و تورکیا و ئەو سێگۆشەیە ئیتر کەوێتە پەیوەندیەکەوە کە زۆر زۆر گرنگە
دکتۆر سەلاح بۆ دکتۆر کامەران پرسیاری هەبوو لەسەر ئەوە ناکەم. بەرەخان پرسیاری هەبوو لێرە نەماوە بزانم ئەوە قسە لەسەر ناکەم. بەڵێ دکتۆر عوسمان بەڕێز سەرچاوم بەڵێ. زۆر بوارمان بۆ ڕەخسا و ئەمانە تاکیدت کردەوە لەسەر سەرکردا. من پێم وایە لە هەر مەشروعێکی سیاسیە سێ تخۆم زۆر گرنگە. کاتێ مەشروعە سیاسیەکە دەست پێ ئەەکەی، کاتێ گەشە ئەکا، کاتێ ئەگا بەچی یا ناگا بەچی، سێ تخۆم زۆر گرنگە. وەلەم سێ تخمە تێکەڵاویەکی زۆر بەهێز دروستە بێ. یەک سەرکردە، دوو کەرەسەی کۆمەڵایەتی، سێ وەکو کەرەسەی نخبەوی دەستەبژێر. ئەم سێ لەگەڵ یەکە دەبێت لە تەفاعولێکا بێ بۆ ئەوەی شتێک دروستکە، ئەوەی پێڵین حرەکە، ئەوەی پێڵین جوڵەی کۆمەڵایەتی. من پێم وایە بەقەدەرەوەی سەرکردە گرینگە، کەرەسەی کۆمەڵایەتی گرینگە، بەقەدەرەوەی کەرەسەی کۆمەڵایەتی گرینگە، ئەو نخبەیە گرینگە کە بڵین لە فکر ئەگا، فکرەکە لە قاڵب ئەدا بۆ ئەوەی لە ڕێگای لە قاڵبدانی فکر کەرەسە کۆمەڵایەتەکە بخاتە سەر پێ و ئەو مەسیرەیە بەرەو پێش بڕوات. شتێکی گرنگە دووروژاند لەوەی کە غیابی سەرکردە بە ڕاشکاوی ئەڵێم لە بەشی خۆمان لە کوردستان لە باشوور هەست بەوە ئەکرێت لە کولتورێکە کە سەرکردە زۆر گرینگە، نەبوونی سەرکردە لەو کولتورەیە زۆر کێشە دروستەکە. بەڵام لە کولتورێکە کە دینامیسمەکانی تر، هی دیموکراتی، بەشداری خەڵک، بەشداری نخبە، بەشداری چی کەمتر گرینگە. غیابی سەرکردە ئەسڵەن زۆر جار هەستی پێ ناکرێ، ئەو ئەڕوا ئەو دێ، بەڵام دۆخەکە وەکو خۆی لە پەرەپێدان و پێشەوە چوون ئەوانەیە. لەبەر ئەوە پرسیارەکەی جەنابەت لە دۆخی کوردیان، لە دۆخی هەرێمی کوردستانە گرنگێکی زیاتر وەرەگرێت لە گەڵتام. با وازحتر بین، هەندێک کەس لە ڕۆژانی دواییدا دەنگێک بەرزەکەنەوە کە کاک مەسعود بارزانی دەرفەتی ئەوەی هەیە ببێ بە شتێک لەوەی کە جیاواز لە مەسعود بارزانیەکەی کە ئێمە ئەیزانین. من خۆشببین نیم لەوەیە شتێک کە ئەمڕۆ یەکێتی و پارتی بەڕاستی پێشکەشی ئەم خەڵکەی کوردستانی بکەن، تەنانەت پێشکەشی ڕۆژاوای کوردستانی بکەن، ئەوەیە کە لە ماوەی چەند کاتژمێرەکە، هەر نەبێت لە ماوەی چەند ڕۆژێکە پەرلەمان بکەوێتە سەر پێ، حکوومەت بکەوێتە سەر پێ، پەرلەمان دووسێ قەراری تاریخی دەربکە کە ڕنگدانەوەی ئەم قۆناغە بێت. ئەم قۆناغە بە دیوەخان بەڕێوە ناچێ بەڕێزان. کللتوری دیوەخان پشتی ئێمە شکاندووە. لەبەر ئەوە من پێم وایە ئەگەر من سەرۆکی ئەم هەرێمە بوومایە، سەرۆکێک لە سەرۆکەکانی ئەم هەرێمە بوومایە، ئەموت باشترین وەڵام بۆ ئەم دۆخە ئەوەیە کە ئێمە جوابێکمان پێ لەسەر ئاستی هەرێم وەکو 2014 بڕیاری ناردنی هێز و ئەمانە درا کاتی خۆی ڕنگدانەوەیەکی گرنگ و ئەوەی هەبوو لە ئاستی سایکۆلۆجی ئەوانەیە. بەڵێ ئەوێرم بڵێم لە باشووری کوردستان غیابی سەرکردەمان هەیە، چونکە سەرکردە بڕیاردەرە، غیابی ئەو بڕیاردەرە لە مەرحەلەکەیە. دکتۆر ئومێد، هێزە گەورەکان ڕۆلیان هەیە، بەڵام میلەتیش ڕۆلی هەیە. من عەرزم کردن ئینکاری ئەوە ناکەین و هەندێک جاریش ڕەنگە ئێمە بکەوینە نەوعێک لە جەدەل کە نەمان با بەرەو نەتیجەیەکی زۆر باش. من پێم وایە ئەگەڕێمەوە بە تەواضعەوە جەدەلی شکستی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ سیستەمێکی ناجێگیر، سیستەمی ناجێگیر دەرفەت ئەکاتەوە، درز ئەکاتەوە لە سیستەمەکەیە، تۆ لەو دەرزەیە نەفەس ئەدەیت.
قەیرانی کۆی دەرزێکی کردەوە کورد لەو دەرزیان نەفەسیدا ئەو نەفەسە بەردەوامە بەڵام کورد خۆی زۆرجار بۆتە هۆی ئەوەی کە ئەم نەفەسە قوت بێتەوە لە ناو بچێ بۆ نمونە من نمونەیەکتان بۆ هێن بەڕێزان لە 1994 کاتێ ئەو شەڕە دەست پێەکە کە من ناوم ناوە شەڕی خۆکوژی بەڕاستی لە نێوان پارتی و یەکێتی دۆگلاس هەیەک ئەو وەختە وەزیری دەرەوەی بریتانیا بوو وەزیری دەرەوەی جۆن مێجەر سەرۆک وەزیران نامەیەکی نووسیوە زۆر تند بۆ تاالبانی و بارزانی تعبیرێک بەکارێنێ لە دیبلۆماسیەتان نییە ئەڵێ ئەتس ئە کریزی وۆر ئەمە شەڕێکی ئەحمەقانەیە ببرن بۆ شێ دوای چی ئەڵێ ئایا ئێوە چی تەسەورەکەن ئێمە ئەتوانین داوای پارەی باج بکەین لە خەڵکی خۆمان بۆ ئەوەی بم پارەیە بین لە ئاسمانەوە بتان پارێزین ئێوە لەسەر ئەرز یەکتر بکوژن ئەمە زۆر ئەڵێ و ئەم نامەیە کێ بڵاوی کردەوە تورک بڵاوی کردەوە لە جەریدەیەکی ئینگلیزیە ئەو وەختە ترکیش دەیلی نیوز و بەڵاوبوونەوەی ئەم نامەیە بۆ خۆی مانای هەبوو چێ دزەی بەم نامەیە کردووە وەکو خۆی کۆپیەکەی بڵاو بێتەوە چێ دزەی پێ کردووە چونکە ئەوەی من ئاگادارم لە بریتانیا 3 نەوعی دۆکومنتمان هەیە لە باشترین حاڵەتە دەبێت 30 ساڵ تێپەڕێ بەسەر دۆکومنتە هەندێکیان 75 ساڵ هەندێکیان ئەخرێنە ناو سندوقێکەوە ئیلا بە ئیجازەی مەسوولە گەورەکان ئەو وەختە بۆت هەیە دەست لەبەر ئەوە ئەم نامەیە جارێ سروشتینەوە بڵاو بوویەوە بەڵام من حەزەکەم پێتان بڵێم ئێمە زۆر جار وا تەسەڕفمان کردووە کە ئەم تەسەڕفە ئەکرا کۆتایی بەم ئەزمونەی ئێمە بهێنێت بەڵام درزی سیستەمی جیهانی ئەو جوڵەیەک پێی کەوتووە و هەروها شکستی دەوڵەت لاوازی دەوڵەت ئەو دەرفەتەی داوە بە ئێمە وەکو من عەرزم کردن دەوڵەتی شکست خواردوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەش سەدفە نییە ئەگەر تەماشای نەخشێ جیهان بکەی زۆریان کەوتونەتە مەنتەقەی ئێمە و ئەوەی کە من ئەیبینم لە بەرەو داهاتووە ژمارەی دەوڵەتی شکست خواردوو کەم نابێتەوە زیاتر ئەوێ 3 ساڵ پێشی ئێستاش من سیناریۆی یۆگزلافیا دووبارە بوونەوەی یۆگزلافیا لە ئێرانم بەڕاستی قستۆتە ڕوو دیسان ئەڵێم پێشبینی ناکەم بە سیناریۆ ڕسمەکە من سیناریۆ علمە چونکە لەسەر دوو پێ ئەوەستێت یەکێکیان معریفەی مێژووی ئەوەی دێن خوێندنەوەی ترێندەکانی ئێستا ئاراستەکانی ئێستا چی ڕوئەدا ئێستا لەوەیە چەند قۆڵبیت و لەوەشا چەند تێگەیشتنی باش هەبێ هەردووکی تێکەڵەکەی سیناریۆیەک ڕسمەکەی بۆ داهاتوو لەبەرەوە و شەی پێشبینی هەندێک ئەوەی لەسرە لە ڕووی علمیەوە من وەڵامەکانم درێژ بەڵێ فەرموو درێژە فەرمووی گرنگەوەیە بەڵێ باش کاکێ نەوزاد پرسیارەکە ئەڵێ ئایا قەیرانی سیستم قەیرانی دەوڵەت دروستەکە یا خەیرانی دەوڵەت قەیرانی سیستم دروستەکە وەڵا پرسیارێکی گرنگە سیستەمی جیهانی چەند قەیرانی تیاوێ ناتوانێت دەوڵەتێکی ڕۆژاوایی هەڵوەشێنێتەوە بۆ ئاسانیە چونکە جێگیر بووە کە جێگیریش بووە بە ئاسانی هەڵناوەشێتەوە بەڵام سیستەمی جیهانی بەبێ ئەوەی دەستکاری دەوڵەتێکی ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردوێ چونکە لە ناوە خۆدا ئەسبابی هەڵوەشانەوەی هەیە لە ڕۆژی لەدایکبوونیان 101 ئەسبابی هەڵوەشانەوەی هەیە بۆ نمونە لە عێراقا ئێمە کۆمەڵێک ئەسبابی هەڵوەشانەوەی دەوڵەتی عێراقمان هەیە هە لەو ڕۆژەیکە ڕائەگەیەندرێت ماجد کە دووری باسی سێ مشکلەی سەرەکی ئەکا لە عێراقا وەختێ سەدام ئەکەوێ طبعا کتابەکەی ئەو زۆر کۆنا وەختی سەدام حوسێن ئەکەوێ هەر 5 مشکلە خۆی قوتەکاتەوە سنە و شیعە کورد و عەرەب چی مجتەمەعی تەقلیدی ئەمانە هەمویان وەکو بڵێ ماجد کە دووری زیندووە و باسی ئەم کێشانەمان بۆ ئەکات لەبەر ئەوە لە ناواخنی دەوڵەتە کێشەی زۆرمان هەیە و من بەڕاستی بە تەواضع ئەو دراسەیەکی قوڵی دەوڵەتی عێراقم کردووە لە ساڵی 68 دوو لە فترەی دەسەڵاتی بەعسە لەوێدا لە مۆدێلی سەرکردە دەوڵەت ئایدۆلۆژیا بە یەکەوە تەسیری ئایدۆلۆژیا لەسەر هەڵوەشاندنەوەی دەوڵەت تۆ کاتێک سەدام حوسێن باسی عروبە و یەکبوونی دەوڵەتە عەرەبیەکانەکە
کەواتە داوای هەڵۆشانەوەی دەوڵەتی عێراقەکە بەلابردنی سنوورەکانی بەڵام لەو لاشەوە سنوورەکان تون دەکا لێرە ئێمە قەیرانمانە قەیرانی ئایدۆلۆجیمان هەیە و قەیرانەکە لە سەرکردەکە ڕەنگەداتەوە لەبەرەوە جەدەلی ئەم سێشتە بەیەکەوە من پێم وایە زۆر بەسوودە بۆ هەموو دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستنە بەڵام بە بەشێکی زۆریان هەر کاگنۆزە دەڵێ ئاسۆی کورچیە من زۆر خۆم دوورەگرم لەوەی ڕەشبین بین یا خۆشببین بم بەڵام من پێم وانە دەرفەتی کورد لە 2026 کۆتایی دێت ئەگەر چی ڕەنگە بتوانم بڵێم 2026 ڕەنگە ساڵێکی ئیستیسنایی بێت زۆر پڕووداو بێت مارکس قسەیەکی جوانی هەیە ئەڵێ هەندێک جار 20 ساڵ ئەڕوا لە مێژوو وا هەستەکەی 24 سعات ڕۆیشتۆ چونکە شتێکی وا سەرنجڕاکێش ڕووی نەداوە بەڵام هەندێک جار 24 سعات ئەڕواوە ئەزانی 20 ساڵ ڕۆیشتووە ئەوەندە پڕووداوە 2026 ڕەنگە ئەو 24 سعاتە بێت بۆ کورد جارێکی دیکە ئەگەڕێمەوە ئەوەی کە لە بینی پەکەکە و جەلان لایەک و تورکیا لە لایەکی دیکە ڕۆ ئەدات کاریگەری زۆر زۆر ئەبێت وە دوور ناڕۆم ئەگەر بڵێم بۆ ماوەی 50 ساڵ 70 ساڵی داهاتوو کاریگەری ئەبێت لەبەر ئەوە من پێم وایە چەند زوو ئەم مەسەلەیە ڕوون ببێتەوە ئەرێ کاکە ئەمە پرۆسەی ئاشتیە یا لە ناوبردننی تێرۆر و کۆتایی هێنانە بە تێرۆر ئەوە بۆ قەندیل کێشەنیە بۆ تۆ کەسکە ئەو ئەسڵە بەڵام بۆ فەرعەکە کێشت هەیە کە ڕۆژ ئاوای کوردستانە من پێم وایە ئەم پرسیارانە گرنگن وا دەبێت ئێمە بەخۆیەوە مەشغوڵ بکات من ئەچمەوە سەرەوەی قودسیەتی سەرکردە و سەرەوەی قودسیەتی هەندێک نووسرا و ئەوانە کە سەرکردە وڵاوی کردوتەوە لە مەسەلەکان بە شێوەیەکی دیکە نزیکە بمەوە چیمەن خان پێشبینی فراوانبوونی قەیرانەکان ئەوانە من عەرزم کردن ڕەنگە زیاتر ئاراستەی من ئەوە بێەوەشم تعبیر کردووە لە داهاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە قەیرانی دەوڵەت لە 2026 کۆتایی نایە شکستی دەوڵەت لە 2026 نایە و دوو دەوڵەت کە شکستیان خواردە دوو دەرفەت بۆ کورد هاتوۆتە گۆڕێ یەکێکیان کۆنترە کە لە 1990ەوە دەست پێ ئەکا و یەکێکیشیان نوێترە کە بڵین لەگەڵ بەهاری عەرەبیا سەر هەڵەدا کە ڕۆژ ئەوەی کوردستانە و حەزەکەم لێرە ئەوە بڵێم بەڕێزان لە کەوتنی دکتاتۆرا دەرفەتێکی زۆر گەورەتر لەوەی کە سەرکردە توانی تەعاملی لەگەڵ بکا لەوێ بوو و ناشی شارمەوە بەندا هەر بە خوێندنەوەی خۆم بە قەناعەتی خۆم یەکێک بووم لەو کەسانەی کە زۆر چاڵاکانە لەگەڵ حرەکەی ڕیفەراندەمەکەی 2003-2005 بووم کە ئێستاش من پێم وایە کورد بگەڕابایەوە ڕێفەراندەمەکەی 2005 زۆر باشتر بوو لەوەی 2017 ڕێفەراندەمێکی تری کرد کە زۆر پڕکێشە بوو بەڵام 2005 ڕێفەراندەمێکی ئەتوانم بڵێم تا حەدی بێکێشەوە و تا حەدی ئەوەی کە نووزەیەکیشمان نەبوو دژی ڕێفەراندەم ئەو وەختە هیچ وڵاتێکی گەورە دژی ڕێفەراندەم نەبوو ئەو وەختە لە کۆندەلیزیان ڕایزیان پرسی ئەو وەختە وتیان باشە ئەوە کورد باسی ڕێفەراندەمەکە ئێوە چی ئەڵێن وەکو ئەوەی دنیا خراپ ببێ زۆر لە سەرخۆوتی ئاخر جیرانەکانی ئێمەش ڕێفەراندەمیان کردووە دووجار باسی کۆبێکەکە کۆبێک لە کەنەدا ناڵێ بۆ کورد فەرقی هەیە ناڵێ کورد ببەیە ناڵێ کورد وەزعێکی جیاوازی هەیە ئەم وەزعە جیاوازیە کۆندەلیزە ڕایز دروستی نەکرد لە 2005 سەرکردە کوردەکان دروستیا کرد و خوێندنەوەی بەندە بۆ ئەوە زۆرم نووسیوە لەسەر مۆزوعانە کێشەی 2003 لە چیا بوو کێشەی 2003 بە ڕوحی ئۆتۆنۆمیزم سەرکردە کوردەکان چوون بۆ بەغدا لەبەر ئەوەشە بەڕێزان ئەوەش کەفرێکی ناو مزگەوتە من ئەیکەم ئەوەی لە فیدرالیە تەسبیت کراوە لە دەستوری عێراقا لە ئۆتۆنۆمیەکەی سەدام حوسێنی 1970 تێ ناپەڕێ جا حەزەکەی 4 پەرەگراف بێت بە 14 پەرەگراف بێ بە 28 پەر ئەمە تەفاسیلە بۆ ئێمە بارمتەی دەستی بەغداین تا مەسەلەی کێشە ناوچە ناکۆکەکان دابڕاوەکان دابڕێنراوەکان ئەمانەوەی تعبیرە بەکاردێنین چارەسەر نەکراوە ڕێفەراندەمیش ئەسیری ئەوێ بوو تەنانەت ئەمریکا ڕازی بوو تۆ ڕێفەراندەم بکەیت بەسگوتی بە کەرکووکەوە نەیکەیت سێ خاڵیان تەڕح کرد بە کەرکووکەوە نەیکەیت بە کەرکووکەوە ئێمە هیچ ناڵێن باش
ئەمە تاریخ نییە کاکە، ئەمە تاریخ نییە. بەندە پێم وایە شتێک کە لە ناو سیاسەتە حزوری هەبێت تاریخە. سیاست بێ تاریخ بوونی نییە. لە قوڵایی سیاستە تاریخێ، لە سیاستە شەڕێک ئەەکەین لە پێناوی تاریخ، لە ناو تاریخیشە شەڕێک زیندوو ئەەکەینەوە لە پێناوی سیاست. ئەوەی بە من بڵێ تاریخ دەورێکی نییە لە تێگەیشتنی ئێستادا، من پێم وایە ئەمە هەڵەیەکی زۆر کوشندە و زۆر گەورەیە. یەکێ لە گەورەترین بیرمەندەکانی دنیا لە مەجای دیبلۆماسی لە دەرگای تاریخەوە هاتووە چووە بۆ عێلاقاتی نێونەتەوەی کە هێنری کیسنجەرە. هێنری کیسنجەر لەسەر سیستەمی مێتەرنیخ دکتۆراکەی کردووە کە تا ئێستاش یەکێ لە باشترین دکتۆراکانی جامعەی هارڤەردا. کیسنجەر کە باسی مێتەرنیخەکە باسی مەرجەکانی سیاستکردنی خۆیەکە، خۆی ئەچێتە قاڵبی مێتەرنیخەوە بۆ ئەوەی بتوانێت بە باشی سیاست بکە. لەبەرەوە حزوری تاریخ لە سیاستە و حزوری تەسیری تاریخ لە سیاستە ئەوەش مەپرسن. لە هەرێمی کوردستانە مەشروعی داگیرکردنی مێژوو هەیە. من لە کتابە نوێیەکەمان لە مقدیمەیە باسم کردووە و ئەوەی من پێڵێم مردۆکراتی ساڵانێکی زۆرە مردووە، بەڵام لە هەموو زیندووەکان دەسەڵاتی زیاترە. ئەمە قووەتی مێژووە. The power of history. تەواوێکم درێژوێەوە. ستا سلێمان لەسەر قوربانت لەسەر ئێرانەوەوانە ڕاستیکە من 3 ساڵ پێشی ئێستا عەرزم کردم بابەتێکی فراوانم نووسیوە بە ناوی ئێران وەکو یۆگزلافیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. من پێم وایە ئەم پۆتێنسیاڵە هەیە، ئەو ئیمکانە هەیە، ئەم سیناریۆیە هەیە و ئێمە با خۆمان بڵین ئەوەندە فۆکەسمان لەسەر خۆمان نەبێت، لە نەتیجەدا هەموو جوغرافیای ئێران لەبیرکەین. باشە، پرسیاری من ئەوەیە ئەگەر عەرەب سبەینێ داوای سربەخۆیی کرد لە حاڵەتی شەڵەژانێکی سیاسی جیۆپۆلیتیکی لە ناو ئێرانە، کورد تەماشا دانیشە تەماشای سربەخۆیی عەرەبەکە، بەلوچەکان داوای سربەخۆییان کرد، تۆ پرۆژەکە چی ئەبێت، هەر فیدرالی ئەبێت. من پێم وایە خیتابی سیاسی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان وە سەرکەوتنێکی زیاتری ئەوێ، جورئەت و بوێریەکی زیاتری ئەوێ، خوێندنەوەیەکی تری ئەوێ و ئیمکانی ئەوەی کە ئێران وەکو یۆگزلافیای بەسەر بێت ئیمکانێکی جددیە. و یەکێ لە سەبەبەکانی شەوەیە کە هیچ هێزێکی جیهانی خۆی ناکە بە خاوەنی ئێران. ڕاستە ئەڵێن ئێمە دژی ئەوەی ئێران پارچە ببێ، بەڵام بەبیرتان دێرمەوە بوشی باوک زۆر دژی ئەوە بوو کە ئۆکراینە جیابێتەوە لە رووسیا و لە فترەی بڵین کلینتنە ئەمریکا زۆر دژی ئەوە بوو کە یۆگزلافیا دابەش ببێت. یۆگزلافیا دابەش بوو بە ڕەغمی ڕەغبەتی ئەمریکا و ئۆکراینە جیابوویەوە بە ڕەغمی ڕەغبەتی ئەمریکا و هەردووکیشی بە دوو ئیتیفاق کۆتایی هات کە ئەمریکا مهندسەکەیەتی دایتۆن ئەوەی لە حاڵەتی یۆگزلافیا پۆتابێست 1994 لە حاڵەتی ئۆکراینە کە لەوێش ئێمە ڕیشەکانی شەڕی ئۆکراینای 2022 دەستپێەکە ئەبینین بە وازحی توانین بیخوێنینەوە. ئەوە بابەتێکی ترە لەسەر ئۆکراینە بە زوو دوو کەلیم. شەڕی ئۆکراینە بە ڕێزان دوو شەڕە، شەڕێکیان لەسەر چارەنووسی جۆغرافیایە کە پێڵن ئۆکراینە، بەڵام شەڕێکیان شەڕی دوو غرورە. غرورێکیان لەسەر پێیە ئەوێ لەسەر پێ بمێنێتەوە کە ئەمریکایە، ئەوێ ئەندازیاری سیستەمی جیهانی و تاکجەمسەری و ئەمانە بێت و ئەوەی تریشیان پۆتین ئەوێ غروری یەکەتی سۆڤێت زیندوکاتەوە، چۆن هێتلەر وێستی غروری ئەڵمانیا زیندوکاتەوە. کە من باسی ڕۆشنبیری کوردەکە مەسەن ئەوەندە احتیمام بە ئەدەب درایە، بە شعر درایە، بە چیرۆک درایە، بە ڕۆمان درایە، ئەوانە هەموو گرنگن، لە گرنگیان کەم ناکەمەوە. ئەوانە هەموو بابەتن لە بۆ مانەوەی کەلتوری نەتەوەیەک، بەڵام دەبێت هەندێک کەس بایەخ بە خۆی لە بۆ استراتیژی ئەو ملەتەی دەرخام بکە، بابەتە استراتیژیەکان، بابەتە جیۆپۆلیتیەکان، ئەوەی کە چارەنووسی ئەو ملەتەی دیار دەکات. بەڕاستی کورد ئەبەت ناکاتە مەقسەد، نازان برادێک باسی کرد لە 1945 لە CIA عملیەتی کرد پێی دەڵێن M17 یعنی M17 لە کەنەدا عالمەکی نەفسێ پێی دەڵێن دۆنالد کامیرۆن
عقدەیان لەگەڵ بەست بۆ ئەوەی هەوڵ بدا کارێک بکات چۆن زاکرێ ئینسانەکان دەستڕتەوە، چۆن وا لە ئینسانێک دەکەی کە هەموو شتێکی پێ بکەی بیکە. وەکو دەروونناسێک زانایەکی دەرونی کاری لەسەر کۆمەڵێک زیندانی کرد، هەوڵیدا لە ڕێگەی کۆمەڵێک ڕێگەی بەکارینا لە ڕێگەی دەرمانەوە، لە ڕێگەی با بڵێن دووپاتکردنەوە، زۆر لە بنجێ بڵێ و با بڵێن تەنشیئە تەلقینەوە، هەوڵیدا زاکرێ بسڕتەوە. کە زاکرێ سڕیەوە تەماشای کرد پاژێک 2 ساڵی ئەو کەسانە چیان دەوێ، چیان لێ داوا دەکەی دەکەن. ئەوە من کتێبە نووسە ناو من الئینسان المعدل، مرۆڤە هەموار کراوەکان. ئەو شەڕە ئەمریکیەکان لە 1955 هاویشانە ناو سیاسەتی دەولی، چۆن لە کەلتوری نەتەوە دەدەی، چۆن لە نخبەی نەتەوە دەدەی، چۆن لە زاکرەی نەتەوە دەدەی، تاوەکو ئەو مرۆڤە هیچ متمانەیەکی بەخۆی نەمینێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی لە دەرگای خەڵکی تر بدا. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو شەڕە زۆر بە چڕی بەڕێوە دەچێت. یەک لەوانەی کە بە ئەو تیورەی بە تەواوی لەسەر جێبەجێ کرایە گەلی کوردە. گەلی کورد وەکو ملت چمایەنەکە کە دەڵێن شۆڕشە بە هەزاران کەس دەچی، وایان نا ڕۆشن بیرەکانی ئیش دەکەن. ئەو قوربانی و تاچی کورد من پێم وایە نەملەتی کورد خائینە، نەتاچی کورد ئەوەندە لاوازە، بەڵام کێشەکەمان لەوەیە ئەو هێزانە بە شێوەیەکی پەرتەوازی کاری لەسەر دەکرێت، کۆ نەکرایتەوە لە چوارچێوەی استراتیژێکی ئەوان. بۆیە هیوادارم کەس نەڵێ کورد خائینە. ئەو شعرانەی کە گوترایە لە لەحزەی تووڕەیی نووسرایە، هەموو هیچ ئینسانێک نییە بە سروشت خائین بی، هیچ ئینسانێک. لەبەر ئەوە دەبێ ئەوەش یعنی ئێمە نەکەوینە ژێر کاریگەریوان. ئێستا لای ئێمە ئێستا کوردبوون بە چەمکە کلاسیکەکەی بووی تەعیب، ئێستا وایان کردی ئێمە کەس بیر نەکاتەوە لە چوارچێوەی خۆی بیر لە ڕزگار بوون بکاتەوە. هەمومان دەڵێن چێ مافەکانمان دەدا. کاکە تۆ کە گوتت چێ مافەکانمان دەدا مانای وایە تۆ شایەنی وەینی مافت هەبێ لەو بڕێ کەس لەو بڕە زیاتر کە بەرامبەرەکەت دۆ دیار دەکا. کە تۆ دەڵێ چێ مافم دەداتێ مانای وایە تۆ چاوەڕێ دەکەی، یعنی تۆ وەکو سوالکەرێک چاوەڕێ دەکەی خەڵک خێر پێ بکە، ئەویش بە جۆرەی توانای خۆی دەداتێ یان ناداتێ. لەبەر ئەوە چۆن مافەکانی خۆت دەسەپێنی، چۆن مافەکانی خۆت دەسەپێن، دەبێت کورد وا بیر بکاتەوە. بابەتێکی تر باس لە ئەوەی کرد نامە وەکو باسم کرد بە سەرکردە. بابەتێک هەیە پێی دەڵێن پیشەسازی دروستکردنی سەرکردە. پیشەسازی دروستکردنی سەرکردە لە ناوەخۆ دەبێ یا لە دەرەوە دەبێ. سەرکردەکان بە دوو ئامڕاز دروست دەکرێن، یاخود کۆمەلگاکە لە قۆناغێکی دیاریکرا خۆی بەرهەمی دەینی، یاخود هێزێکی دەرەچی کەسێک دەینێ، ڕۆبۆتێک دەینێت دەیکاتە سەرکردە. کە سەرکردەی یەکەم تەمسیلی ئیرادەی مەلەتەکەی خۆی دەکا، سەرکردەی دووەم تەمسیلی ئیرادەی خەڵکی تر دەکا. ئایا سەرکردەکانی ئێمە مەسەن بۆ نمونە باشوور لە کامە سنفن؟ نا ئاخر مەسەلە خیانەت وەکو ملت، وەکو کەس نا، وەکو کەس بەرژەوەندی ئەخر خیانەت دەکە، بەڵام وەکو ملەتێک بەڕەگەزەوە بە وێراسیەوە خائینی بکەی من پێم وایە ئەوە نییە. سەرکردە کاتێک دروست دەبی لە گرێبەستێک دروست دەبی لە مابەینی خۆی و خەڵکەکەی، ئەگەر بە فەرزیات بە گریمانە بچین. بەڵام سەرکردەی تر لە مابەینی بە گرێبەستێک دروست دەبی لە مابەینی سەرکردەك لەگەڵ هێزێکی دەرەچی. سعودیا بۆ نمونە، پاشای سعودیا لە سعودیا دروست بوو لە ئەنجامی گرێبەستێک نەبوو لە مابەینی بنەماڵەی فەرمانڕەوا و لە مابەینی خەڵکی سعودیا، بەڵکو لە 1935 لە گرێبەستێک دروست بوو لە مابەینی بنەماڵەی سعودیا لەگەڵ ئەمریکیەکان کە هەموو خێر و بێری سعودیا بدەنە ئەمریکیەکان بەرامبەرەوە ئەمریکیەکان بنەماڵەی سعودی بپارێزن لە مەترسی ناوەخۆ و دەرەچی، ناوەخۆ یعنی لە خەڵکەکەی خۆیان بیان پارێزن. لەبەرەوە سەرکردە دیموکراسی و مافی مرۆڤ وەکو باسم کرد، هێز
هەمووتان دەزان ئێمە سێ زۆر هێزمانە هێزی نەرم هێزی ڕق هێزی زیرەک یعنی هێزی ڕق ئەوەیە کە سوپا و جەیش و اقتصاد وانە هێزی نەرم ئایدۆلۆژیایە ئەو چەمکانەیە کە بەکاری دەینن ئەوانە هەمووی لە خزمەتی استراتیژن بۆ نمونە ترەمبە کاتێک کە هێزی نەرم تێک دەشتێ بە دڵنیاییەوە هێزی ڕقەکە خۆی ڕناگری ناپلیۆن پێش ئەوەی بگاتە فەڕەنسا پرەنسیپەکانی شۆڕشی فەڕەنسی گەیشتنە فەڕەنسا بەڵام ئەگەر وەکو کۆ تەماشای سیڤەر بکەیت کاکە لە مادە 1993 باسی حدودی ئەرمینیا دەکا هەتا ویلایەتی وانی دایتە ئەرمینیا لە مادە 27 باسی جزیرەی دەکا کە منتیقەی جزیرەی هەموو دایت لەبەر ئەوە ئەگەر وەکو کورد تەماشا دەکەی وەکو کورد تەماشا دەکەی سیڤەر سەر لە نوێ کوردستانی دابش کردەوە ینی لۆزان پێشتر دابش کرا بەڵام لۆزان ئاخر بزماری لێدا هەست و سۆزی نەتەوایەتی یان ئەو خاڕش ببرینامە ئەو زۆر بابەتێکی گرنگ بوو کە ئایا ئیرادە دەوری هەیەیانە یەک لە برادەرەکان پرسی ئایا ئیرادە دەوری هەیەیان نا ئیرادە زۆر گرنگە دروستکردنی ئیرادەیەک بەشێکە لە هەنگاوەکان بۆ سەرکەوتن بەڵام ئیرادە بە تەنها نات تۆ دەتوانیت سەربازێکی ئازاد دروستکەی وەکو ئێستا لە ڕۆژ ئاوە سەربازێکی قارەمان دروست کرا کە نمونەی لە هەموو دنیاانی ئەوانە لە عەفرین ئەو من دەراسەکەم لەسەر عەفرین کردووە عەز دەکەم بزانم چاو پێکەوتن لەگەڵ بەشێکی زۆر لەو شەڕبارانە کردێک کە لە ناو شەڕەکەی بوونە یعنی ئەوەی لە عەفرین ڕوویدایە ئەو ڕووبەڕووبوونەوەی ڕوویدایە خەیاڵە ئەفسانەیە بجێردرێتەوە ئەو ئینسانە بەو ئیرادەی شەڕ بکە شتی وان نەبووە بەڵام عەفرین کەوت لۆ کەوت لەبەر ئەوەی لە چوارچێوەی یعنی دەبووە شەڕەکە شەڕێکی ئیرادە نەبوو شەڕێکی جیۆستراتیژی بوو یعنی ئیسلام کاتێک ئیرادەی دروست کرد ئەو ئیرادە لە چارچەوەی مەکە و ئەوەی دەرنەچوو بەڵام کە ئەمێوەکان هاتن استراتیژیەکی گەورەیاندانا ئەو ئیرادەیان بەکارێنا وەکو تۆنبی دەڵێ پێغەمبەر محەممەد سەربازێکی دروست کرد ئەگەر بکوژرێ دەستە جەهەنەم ئەگەر سەریش کەوت دەستکەوتێکی زۆری بەدەست دەبی لەبەر ئەوە ئەو شتانە من پێم وایە دەبێ هەست و سۆز زۆر گرنگە بەڵام هەست و سۆز دەبێت لە چوارچەوەیەک ڕێک نابێ عەفەویە بی یعنی مەسەلەی ڕێخستنی سەرچاوەکانی هێز زۆر گرنگە یعنی من کە باسی شتێک دەکەم مانایوانە لە بایەخی شتەکەی تر کەم دەکەمەوە بەڵام ئەو سەرچاوانە خۆ تۆ هێزت هەیە تۆ هێزی ئابووریت هەیە هێزی سیاسی هەیە هێزی ڕۆشنبیریت هەیە بەڵام تاکت هەیە کە ئامادەی قوربانی دانا بەڵام تۆ ئەو هێزانە ئەو سەرچاوەی هێزانە دەبێت لە استراتیژێتێکی گشتگیر کۆ بکرێت و ئیدارە بکرێ نابێت کەسێک بە کەیفی خۆی بێ سۆزی نەتەوایەتی یان هەستی ئەوەی بەکاربێنێ هەستی نەتەوایەتی بەکاربێنێ بۆ ئەوەی لە پێناو بەرژەوەندەکانی خۆی بەکار دەبێت ئەو هێزانە بخرێنە لە 2000 بخرێنە خزمەتی وڵات و خزمەتی ئەو نەتەوەیی کە هەیە زۆر سپاس نامێ بەڕاستی ئێوە هەمووتان مادینە منش نامێ زۆر قسە بکەم لەبەرەوە ئەوە بە کورتی ئەو خاڵانەی وەکو باسم کرد هەموو گفتوگۆی هەڵدەگری و هەمووی ڕای جیاوازی هەیە و بەڵام هیوادارم ئێمە بتوانین لە ڕوانگەیەشترەوە سەیری خۆمان بکەین یعنی کاتی ئەوە هاتووە لە خۆنواندن و لە هەوڵدان تەمسیلکردن خۆمان ڕزگار بکەین بەر لە هەموو کەسێک پێویستە لەگەڵ خۆمان ڕاستگۆ بین بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە بەجددی کار بکەین هەر سەرکەوتوو بن دەست خۆش زۆر سپاس بۆ کاک دکتۆر کامەران کاک دکتۆر بورهان ئەگەر هیچ سەرنج و تێبینیەکتان نەماوە سپاستانەکەیت بۆ ئامادەبوونتان سپاس بۆ کاتێک کە بە ئێمەتان بەخشی سپاس بۆ کاک دکتۆر کامەران کاک دکتۆر بورهان یاسین کە ئەو کاتەیان بە ئێمە بەخشی بەخێربێن سەر چاوانان